سڵاوی خۆی گەورەتان لەوێ بینەرانی عەزیزی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی ڕۆژ خوشحاڵیان ڕۆژێکی تر لەگەڵ هاوکارانمان هاتینەوە خزمەتی ئێوە بۆ هیوایەی بەرنامەی ئەمڕۆشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە و ڕەزامەندی خۆی گەورە بن. خۆش سەنەهان سڵاوی خۆتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان هیوا دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن و دووربن لە هەموو نەخۆشیێک. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون وەک هەمیشە کە تەندروستی ئێوەمان بەلاوە زۆر گرنگە لە ئەتەوریەکەمی بەرنامەکەماندا تەوەرێکی تەندروستیمان بۆ ئێوە هەڵبژاردووە کە باسکردن لە هۆکار و نیشانەکانی نەخۆشی چەوری جگەر بزانین نەخۆشی چەوری جگەر چییە و نیشانەکانی کامانن و زیاتر لە چ تەمەنێکدا کەسانێک توش دەبن وەروەها باز لەوش دەکەین کە ئایا کێشی ئەو کەسە کە زۆر جاواز لەوە دەکرێت قەڵەوی هۆکارێکە بۆ بوونی چەوری جگەر ئایا کاریگەی دەبێت لەسەر چەوری جگەر لەو تەورێماندا بەگشتی لەگەڵ دکتۆرێک زیاتر گفتوگۆ دەکەین و زانیاری زیاتر بە ئەوەی ئازیز دەبەخشین سەبارەت بە چەوری جگەر. و هەروەها لە تەوەری دووەممانە قسەکەین لەسەر ڕۆڵ و پێگەی کۆمەڵگە لە دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن. خۆتان نەزانن لە دەڕۆژی ئایندەیە خوایار بێت دەوامی قوتابخانەکان دەست پێ کاتەوە ئەمانەوێ بزانین کۆمەڵگە چۆن توانێت ڕۆڵ ببینێ بۆ ئەوەی کە قوتابیان باشتر دەست بکەنەوە بە خوێندن سەرکەوتوتر بن. ڕۆڵی خێزانەکان چییە، ڕۆڵ قوتابی خۆی چییە بۆ مەبەستش میوانداری ڕاهێنەرێکی بەڕێزەکەین لێرە زیاتر گفتوگۆکەین. وەڵازان لە چەوریسەی بەرنامەکەشماندا باز لە ڕووداوێکی مێژووی دەکەین کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویداوە لە شاری سلێمانی لە ساڵی 1930دا خۆپشاندانێک و شۆڕشێکی بچووک سەری هەڵداوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لەو سەردەمەدا ڕژانە سەر شەقامەکان بە تایبەتی لە بەردەرکی سەرادا کە ئاماژ لەم خۆپشاندانە ناڕزایی بوو دژی حکوومەتی ئەو کاتی عێراق و وەروەها حکوومەتی بەریتانیا کە لە سلێمانی دەوروبەری حکومڕانیان دەکرد. لەو بارەوە میوانێکمان دەبێت باز لەو ڕووداوە دەکات و باز لە شەهیدبوونی چەندین هاوڵاتی بێتاوان لەو خۆپشاندان دەکەین کە بزانین هۆکاری ئەو ڕووداوە چۆن چۆنی بوو. ئەو ڕووداوە مێژووە بۆ ئێوەی ئازیز باز دەکەین لە تەوریسی بەرنامەکەماندا. ئەم تەوەرانە و کۆمەڵێک بیتی تر کە ئاوکارانمان بۆی ئامادەکردن ئینشاڵڵا چاوەڕێ بن پشکەشتانی ئەکەین. ئێستش دەچینە لای کەشوهەوا بزانێکی کەشوهەوای شارەکانی هەرێم لە چ ئاستێکایە و پلەکانی گەرما چۆن.
سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوریەکەین بەنامەکەماندا کە تەورێکی تەندروستیە باز دەکەین لە چاوری جگەر بزانین چاوری جگەر چییە و ئەم نەخۆشیە چۆن دروست دەبێت و نیشانەکانی چین وەروە باز لەوش دەکەین کە ئەو ڕێگانە چین کە خۆمان بپارێزین لەم نەخۆشیە و زیاتر لە چ تەمەنێکدا ئەم نەخۆشیە ڕوودەدات و ڕوو لە چ کەسانێک دەکەن زۆر جا باز لەوە دەکرێت کە کەسانێک کە ئەگەر قەڵەو بن زیاتر تووشی ئەم نەخۆشیە دەیمزانین ئەمە تا چەند ڕاستە کۆمەڵێک بابەتی دیکە و پرسیاری دیکە ئێوەی ئازیزیش دەتوانن بە شێوازێکی ڕاستەخۆ کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەم تۆرێمان ڕاستەخۆ دەڕوات دەتوانن پرسیاری خۆتان لەو بارەی بخەنە ڕوو و پرسیارەکەمان ئاراستەی میوانەکەمان دەکەین. دکتۆر عەبدوڵڵا شەریف سپۆری نەخۆشیەکانی هێنایی کاک دکتۆریان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بەڵام دەرفەت خوا بەخێر بێ. کاک دکتۆر ئەگەر لەو دەست پێ بکەین چاوری جگەر چییە مەبەست چییە لە چاوری جگەر؟ بەڵێ تەمان چاوری جگەر مەقساد لە ترایگلیسرایدە. ترایگلیسراید یەکێکە لە چاوریەکان ئەگەر ئێمە چاوری بڵین باشتر بڵین لیپید. لیپید ناوە لاتینەکەیەتی هەموو گرێتەوانێ. یەکێ لەوانە چاوری جگەرە کۆلیسترۆڵە، بەزە، پیوە، شەمعە، میوەیە هەموو گرێتەوانێ. چاوری جگەر ناوەکەی بەخۆیەتی لە جگەرە زۆرە. زۆر باشە ئەم چاوریە قەبارەی جگەرەکە ینی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی خود لە تەمەنەکانە هیچ جیاوازیەک دەبێت خۆی کە ئێمە خواردنە خۆین ئیتر بەیانیان بێ نێوەڕوان بێ ئێواران بێ ئەم خواردنا چێتە ڕیخۆڵە باریکەوە لە ڕیخۆڵە باریکەیە ئەم چاوریانە هەڵەمژرێ ئەچێتە جیهازی لیمفاتیکەوانەیە ئەبێ بە کایلۆ مایکرۆن. کایلۆ مایکرۆن چڕیەکی زۆری هەیە. ئەم کایلۆ مایکرۆنە توانین بڵێن لە سانەوەی ترایگلیسرایدە. ئەم کایلۆ مایکرۆنە لە ڕێگای خوێن و لیمفاتیکەوانەیە ئەچێ بۆ جگەر خانەکانی جگەر ئەبێ وەریگرێ ئەبێ بیگۆڕێ ئەبێ بیگۆڕێ ئەیگۆڕێ بە VLDP very low density lipoprotein. ئەمیش دیسانەوە ئەگۆڕێتەوانێ ئەبێ بە لۆ دێنستی و های دێنستی لایپۆپرۆتین. پەیوەندی بۆی مەسەڵەن تۆ ئەگەر کەسێک لە سەر و هەژدە ساڵ ئێمە زیاتر باسکەین بەڵام هەموو تەمەنێک ئەگرێت هەتا مناڵ کە تازە لە دایکە بێت توانێ ئەم نەخۆشیانە بگرێ. ئەم ترایگلیسرایدانە هاشە زگماکە یعنی کەسەکە بە زگماک هەیەی تر ئایا ئۆتۆسۆمە ڕسەسیفە یا جۆریشکەیە ئەوە جیاتوانین چوار جۆری باسکەین. ئەم چاوریانە کە چوە جگەرەوانەیە ئایا خانەکانی جگەر چی لێکە مەسەڵەن ئەینێرێ بۆ دەرەوە ئەنیشەیە خانەکانی جگەری خوا خانەکانی جگەر ئەستورە بێ ئەگەر کەسەکە نەخۆشیێکی هەبێ وەک تۆ فەرموود مەسەلەن کێشی زۆر بێ ئێمە بۆ کێش شتێکمان هەیە پێڵێن بۆدی ماس ئیندێکس باڵای و قورسی وەرەگرین و بزانین چەنە مەسەن بۆدی ماس ئیندێکس لە 19 بۆ 25 ئەگەر مەسەلەن لە 25ەوە بۆ 30 بێ ئێمە پێڵێن ئەمە کێشی زۆر ئۆڤەروەیتە بەڵام کەسێک لە 30 زیاتر بێ ئەمە قەڵەوە تەوان ئەمانە هەموو قەڵەویەک چاوریە قەڵەوی چییە؟ زیایی چاوریە لە لەشە. چاوری زۆرجا بۆ گورچیلەکان و بۆ پەنکریاسی دروستە بێت لەگەڵ بەڵێ ئیتر چاوریەکە دوایی وەریگیرە ئەشێ مەسەلەن بۆ ئەندامی زاوزێ بچێ مەسەلەن لە پیاوە گون تێستۆستیرۆن دروستەکە لە ژن ئسترۆجین دروستەکە ئەچێ بۆ وەکو تۆڵەی بۆ سەر و گورچیلەوە پێڵێن سوپراڕینەڵ گلاند لەوێ هۆرمۆنەکانی بۆ دروستەکە تەبعاان لەشی مرۆڤ بەبێت چاوری نابێ هەموو خانەیەک دیوارەکانی چاوریە هیچ خانەیەک نییە لە جیهانە بەبێت چاوری ئیدارکە لەبەرەوە چاوری زۆر پێویستە بەڵام تەبعاان شتەکانی مرۆڤ ڕێژەیە ئەگەر ئەو چاوریە لە حەدی خۆی زیاتر بێ ئەو ساخراپە با بڵێن مەسەلەن کەسێک بانی دانیشتووە دوو هێلکە ئاخوا دوو نانەخوا شیشە گۆشت دەخوا ئێمە لە پێویستی خۆی زیاترە لەش چی لێ بکە هەڵیەگرێ چۆن ماموس ش دەڵەگرێ بۆ زستان ئەویش هەڵیەگرێ بۆ ڕۆژی ڕەش مەسەلەن ئەگەر کەسێکە شەکرەی هەبێ شەکرە جۆری دوومان هەیە و جۆری یەکمان هەیە ئەمانیش چاوریەکانیان سەرف ناکرێ تۆ کە چاوری لە لەشتایە ئەگەر لەش سەرفی کا شتێکی باشە ئەگەر سەرفی نەکرد جگەر ناچارە بێ کۆیە کاتەوانەیە ئەگەر مەسەلەن نەخۆشیەکە بڵێن غودە گۆیتەری هەبێ بە تایبەتی جۆری تەمەڵەکەی ئەمیش دیسان چاوریە بێ ئەگەر مەسەلەن نەخۆشکە جگەری تاوانە بێ نەخۆشی جگەری هەبێ ئەنواعی نەخۆشی جگەرمان هەیە مەسەلەن کحول مادەی کە کحول لە خۆی تەوانەیە ئەگەر لە 5 ساڵ زیاتر بەردەوام بخۆی ئەشێ جگەر لە پێشە گەورە بێ دوایی بچووک بێتەوانێ جۆریشکەمان هەیە پێڵێن نفرۆتیک سندرۆم لێرە گورچیلە جوان نایپاڵێوێ با بڵێن تۆ پاڵاوتنێکە هەیە بە هێڵەکە ئەم بە بێژنێک پێوێ ئەمسا پرۆتینەکەی تە دەرەوانەیە ڕێژەیەشی زۆر کۆلیسترۆل و ترایگلیسراید زیابێ ئێمە حەپمان هەیە مەسەلەن تۆ حەپی ثایازاید میزە بۆ زەخت بەکارێنی حەپی ستیرۆید بەکارێنی ئەم حەپانە چاوری لە شاکۆوە کاتەوانێ مەسەلەن بێتا بلۆکەر مەسەلەن میتۆپرۆلۆل بەکارێنی کەوا بوو ئەبێ بزانی چۆن حەپیش بەکارێنی
کەواتە کاکتۆر ئەو کەسانێکێن کە پرتیاریکراوی معڕەزن بۆ ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیە بنیان زیاتر شیاون بۆەوەی کە ئەم یەکەم ئەوەی کێشی زۆرەی عقڵەوە، دووەم ئەوەی شەکرەی هەیە جۆری یەک بێ جۆری دوو، سێام ئەوانەی زگماگ نەخۆشییان هەیە چەوریان باش بۆ سەرف ناکرێ، چوارەم مەسەن ئەو کەسانی کە غودایان هەیە، پێنجەم ئەوانەی دەرمانیان هەیە، شەشەم وتمان ئەوانەی کە گورچی لایەن تەواو نییە. ئەی کاکتۆر بۆ ماوەی تا چەندی کاریگەرە لەم نەخۆشیە بۆ ماوەی زۆری زۆرە بۆ مایەکمان هەیە پێڵێن ئۆتۆسۆمە ڕسێسف ئەمانە جیایە لە ئۆتۆسۆمەڵ دۆمیننت. مەسەلەن من مناڵم بینیوە تەمەنی 7 ساڵ بووە هەر سێبۆرەکانی دڵیان بۆ گۆڕیوە بۆ چەوری زۆر بووە لە کەسوکارەکە شارێمە جۆری ئۆتۆزۆمەڵ دۆمیننتە. جۆری ئۆتۆزۆمە ڕسێسف هەیە کەمتر نەخۆشی دڵەگرێتەوە زیاتر چەوری جگەرەگرێ. با ئێمە شتێکی جیاب بکەینەوانێ چەوری جگەر کە ترایگلیسرایدە جیایە لە نەخۆشیێک پێڵێن جگەری چەوری ئەویش نەخۆشیەکە. تۆ مەسەڵەن ئەگەر چەوریەکە زۆز بێ ئەشێ جگەری گەورە بێ خانەکانی پڕ بێت لە چەوری و بە قۆناغ چوار قۆناغی هەیە نەخۆشکە بەرەو نەخۆشی جگەری درێژخان بچێت. زۆر باشە کاک دکتۆر خواردن و خواردنەوەکان تا چەند کاریگەری دەبێت زۆر جا باز لەوە دەگرێت کە لە 180 پێم وابێت کە خۆشە باسیەکەی پەیوەندی بە خۆراکەوە هەیە خۆراکێکی ناتەندروست یاخود فاسفود کۆمەڵی خۆراکی چەور و بابەتانە. بەنسبەت خۆرانەوە ئێمە شتێکمان هەیە پێڵێن خۆراکی هاوسنگ بالانس دایت، یعنی تۆ کە خۆراکێک خۆی باشترە ئەمە پرۆتینە، کاربۆهیدرێتە، چەوریە، ڤایتامینە ئەمانەی تیابێ. باوڵێن تۆ بەیانیان نانەخۆی مەسەن تۆ هەر نان و ماس بخۆی ئەمە خواردنی هاوسنگ نییە. با بڵێن قاپێکی چوو ماسەخۆی لە تێک نانەخۆی لەگەڵ یا ژێز بخۆ بایان بخۆ ئەیە گەردانیشی سەر و پێ بخۆی لێرا چییە بێ چەوری زۆرە بێ لە لەشتا ناچار قەڵەوت دەکا. مەسەرەن تۆ لە نیوەڕوانە دانیشتووی لە کەوجیرێ برن زیاترە خۆی لە 2 کوت گۆشت زیاترە خۆی یا لە هەفتەیەکە 3-4 گۆشتە خۆی یا مەسەرەن کەسێک دانیشێ بەڕۆنی کوردیەوە نانێک دوو نانەخوا یا مەسەرەن کەلانەیەکە خۆی کەوا بوو هەر کاتێک لە ڕێژەی خۆی زیاتر بێ لەش خراپ بەکارێنیت. لەبەرەوە باشترین شت ئەوەیە پێ بەقەت بەڕەکەی خۆ ڕاکێشێ ئەو نەبخۆ کە برسی و نەبێت. ئاتە کەم بخۆین و هاوسەنگیش بێ. بەڵێ ئەگەر کەسێک هەست بکام نەخۆشی هەیە بە چیا بزانێت نیشانەکانی چین هیچ نیشانێکی پێشێکی هەیە. ئێمە باسی سەر و هەژدە ساڵەکەین وەنیە من زیاتر دکتۆری هەناویم بۆ ئەوەیە بە چی ئایزانی تۆ مەرجنیە نەخۆشی هیچ نیشانێکی هەبێ. لەبەرەوە لە 18 ساڵ بەرەو ژوور ئێمە تاقیکردنەوەیەکمان هەیە پێڵێن لیپت پرۆفایل یەی فەحسی چەوریەکان نەخۆی باشترە 8 سەعات نان نەخۆی. با بڵێن بەیانی و نیوەڕۆ نان نەخۆی سەعات 2-3 ئەچی بۆ تاقیگا خوێنە لێ وەرەگرێ بزانی مەسەلەن کۆلیسترۆڵت چەنە تەمان کۆلیسترۆلەکە و لە 200 کەمتر بێ. ترایگلیسراید چەنە لە 150 کەمتر بێ تا 200ش قەینا بەڵام لە 200 زیاتر ترایگلیسراید پێڵێ ترایگلیسراید زۆرە بەڵام لە 500 زیاتر پێڵێن زۆرە. اینجا ئێمە کۆلیسترۆلەکەین بە دوو بەشەوانێ LDL و HDL. LDL چەوری خراپە ئەم چەوری خراپە ئەنیشێ لە ناو بۆریەکانە کەسەکە بەرەو نەخۆشی دڵ یا بەنەو جەڵتەی مێشکە باتەوانێ. بەڵام HDL بە پێچەوانەوە چەوریەکی زۆر چاکە ئەگەر کەسێک وەرزشەوان بێ ئەگەر کەسێک نەباتی بێ یا ڕوەک زۆر بخوا پێنج زۆر بخوا ئەم کەسانە HDL یان زۆرە بێ و چەوری خراپیان کەمترە بێتەوانێ. زۆر چاکە کاکتۆ ئەگەر من بمێ خۆم پارێزم لە توژبوون بەم نەخۆشیە پێویستە چی بکەم ئایا خواردن چی بخۆم وەرزش چی بکەم ستایلی حیاتم چی لێ بکەم. پێڵێن لایف ستایل جۆری ژیانە چۆن بێ جۆری ژیانە چۆن بێ تاوان تۆ خەو زۆر مهمە شەو تێر خەو نەبی چەوری وەربەرزە بێت توش لەوەکانی چەوری خەوە مەسەلەن 7 بۆ 8 ساعت بخەوی ئەمە یەک بەسەریەکە بەڵێ خەوی شەو جێی ناگرێتەوە مەسەلەن کەسێک با بڵێن خەفەرە بە ڕۆژ چەند بخەوێت جێی ناگرێتەوە لەبەر خەوی شەو زۆر مهمە ئەمە خەو. دووەم کە بەیانی هەستا و باشترە ژەم نەپەڕێنی لای ئێمە مەسەلەن تۆ ئەڵەی بەیانیان نانەخۆم ئێخۆ تۆ شەر نییە ئیلا بێ ماست و هێلکە بخۆی دانیشە گوێز و شیر بخۆ دانیشە شۆفان بخۆ ئەمانە پێڵێن خواردنی هاوسەنگ ڕێژەیەکی گونجاوەتوانی بە کالۆری حسابیکەی مەسەلەن 2000 کالۆری بەکارێنی مەسەلەن پیاڵەیە چا 2 پیاڵە چا زیاتر مەخۆ شەکری تێمەکە کوپێک شیر بخۆ هێلکەیەک زیاتر مەخۆ ئەمە با بڵێن بەیانیانە نیوەڕوانە وتمان با بڵێن شلە و برنجە خۆی تۆ کەوجیرە برنج زیاتر مەخۆ شلە ئەوانەی تەوان سەوزێ باشترە بامێ باینجان کوولەکە ئەمانە لە ئێمە تەمان زیاتر حەزمان لە فاسۆلیایە ئەوە
خواردنی سەرێکیمانە کە ئەمە هۆی قەڵەویە لەلای ئێمە مەسەلەن تۆ لەگەڵ ئەمانەیە سەوزە دانێ بیخۆ لەگەڵ ئەمانەیە زەڵاتە بخۆ ئەگەر دانیشی گۆشت دەخۆی شیشە کەباب زیاتر مەخۆ شیشە گۆشت زیاتر مەخۆ لەوانەیە کەسێک بڵێ من بەمانە تێر نابم بەڵام ئایا پێناسەی تێری چییە تۆ بۆ ئەوە ناژی تێربی بۆ ئەوەژی وزت هەبێ وزەکە سەرفکەیت چێشیش خۆ کێشە ئەوێ چێشی گونجاوێ تەمان لەگەڵی شا وەرزش بکەی باشە زۆر باشە کاک دکتۆر ئەنی خۆپارێزیەکان هەمووی پەیوەندی بە خۆراکەوە بوو خواردنێکی دیاریکراومان هەیە کە سەبەبی سەرەکی بێت بۆی کە تووشی ئەم نەخۆشیە بین و دەکرێت بڵێ خواردنێکی ژەیە کە دەمان پارێزێ لەم نەخۆشی یاخود ئەم چەوری وردە و دەکەمەکاتەوە ئەگەر چەوری لە حیوان بێ و ڕێژەکەی زۆر بێ تابان بەستەم ئەنێمە ناڵێن چەوری حیوان خراپە با هەڵەت تێ نەگەین یعنی تۆ ئەگەر بەیانی مثلەن کەوچکیە ڕۆنی کوردی هێلکە و ڕۆنی بۆ بکەی هەم بۆنیشی خۆشە هەم تامیشی خۆشە بەڵام ڕێژەکەی زۆر بەکارمێنی مەسەن تۆ لە نیوەڕای برنج لێنەی مثلەن کەوچکیە ڕۆنی کوردی تێکە کەوچکیە زەیتی تێکە ئەو ڕۆنانەی بەکارێنی زۆر گرنگە چ ڕۆنێک بەکارێنی هەتا سەوزە و ڕوەک زۆتر بخۆی باشترە تەمان باشترین ڕۆن چییە مەسەلەن ڕۆنی کەتانە ئەگەر کەتان نەبوو مثلەن ڕۆنی با بڵێن گوێزی هندیە ئیتر ڕۆن زۆرە بەڵام ڕۆنی ڕۆکی لە هەموو شتەکان باشترە تاوان بەتەنیا ڕۆنی ڕۆکی بەکارمێنە توانانی ڕۆنی جانەوەریش بەکاربێنی خواردنەکان هەتا بەرەو سەوزە میوە بخۆی بۆ خۆت باشترە تاوان چەرەست لە بیر ناچێت چرە زۆر باشە بەڵام ڕێژیشی گونجاو تۆ دانیشی چەند پیاڵەیە گوڵە بە ڕۆژا خۆی ئەمە چەرەست خواردنی پێ ناڵێ دووسێ دەنێک فستە تووە وشکە بخۆ سێ دەنێک گوڵە بە ڕۆژە بخۆ گازۆ بخۆ تێکەڵیکە ینی فرە ڕەنگی زۆر باشە کاک دکتۆر خەڵکانێکی زۆر لە دەرەوەن ینی زۆر جار خواردنی خێرا خۆن خواردنی فاسفوتە خۆن بەهۆی ئەوەی کە لە دەرەوەن لە ئیشەکەن ئایا ئەم جۆرە خواردنانە خێرا خواردنە خێرایانە کاریگەری دەبێت لەسەر دروستبوونی چەوری جگەر بەڵێ زین چۆنە بە ئەمریکا ئەوترێ نەیشن ئۆف فاتی فود یا نەیشن ئۆف جەنگ فود خواردنی خراپە مەسەلەن تۆ ئەگەر ئەمریکا وەرگری کێشەی یەکەمی تەندروستی لە ئەمریکا قەڵەویە وڵاتانی دەوڵەمەنی وەکو سعودی تۆسا سعودی وەرگرە قەڵەونیان نە وەرە یەمەنی تەنیشتی وەرگرە زائیفنیان نە چکە خواردنیان نییە لەبەرەوە فاست فود ئەیت پیتزایە کنتاکیە هەمبرگەرە ناڵێن مەیخۆ بیخۆ مانگی جارێ بیخۆ ڕێژەیەشی کەم بخۆ ئەمما تۆ فێربی هەفتانە بیخۆیت و بە ساردیەوانەیە ئەوە بەڵگەی نایە کە قڵەو دەکا با بڵێن قوتابخانەیەکی ناوەندی یا سەرەتایی وەرگرە لە ئەمریکا سەیرەکەی لە ساسی مناڵەکانیان پێسووە قەڵەو بووە بۆ ئێمە چی گرنگە با دەست پێ بکەین لە مرۆڤەوە کە لە سکی دایکایەتی یعنی کە مناڵ لە دایکە بێ با کێشەکەی با بڵێن لە 4 کیلۆ زیاتر نەبێ مثلا ئەگەر دایکەکە شەکرێتی مناڵەکەی قەڵەو دەرەچێت ئەگەر مناڵەکە خواردنی بیتێ پێڵی خەپە هەر لە زۆر خەپە دەرەچێت لە ئێمە خەپە هەڵێ پەڕەنی زۆر پێخۆشە لە کاتێکەوە سبەینێ تووشی نەخۆشیە بێ لە مناڵ و دەست بکە ئێمە لە قوتابخانەکە فێر بین مناڵ بۆ بێت جپسخوا لە قوتابخانەیە بۆ فێری شیری نەکەین بۆ فێری هێلکەی نەکەین بۆ فێری پەنیری نەکەین ئەوانە باشترە زۆر کاکتۆر چارەسەری ئەم جۆرە نەخۆشیە چییە ئایا دەرمانە نەشتەرگەریە خۆراکێکی سروشتیە بەڵێ تاوان بۆ چارەسەری زۆرە لە تاکەوە دەست پێ بکەین وتمان خواردنی هاوسەنگ وایە وەرزشکردنە ئەگەر کەسەکە نەخۆشە با بڵێن شەکرەی هەیە تۆ بێ شەکرەکەی کۆنتڕۆڵکەی مثل ئەگەر کێشی زۆرە با بڵێن من حەپی گلوکۆفێجی بۆ نووسم ئایا ڕۆژی چەند خوا شەکرەی سێمانگی بکە باشترە شەکری سێمانگی لە 7.5 تێنەپەڕێ ئەگەر غودەیە گوایتەری هەیە ئایا تیەسێچەکەی چەنە ئەگەر تیەسێچەکەی بەرز و نزم زۆرەکە حەپی ئەلترۆکسینەکەی بۆ بەرز و نزمەکەم منیش بەپێی ئەوە ئەگەر کێشی قەڵەوەتەمان قەڵەوی یەکێ لە کێشەکان ئاشێ بە خواردن کەمیکەیتەوانەیە و ئەنواعی ئەگەر لە سەروت لەوەیە نەشتەرگەری هەیە بۆ یەکرێ لە بیری نەچێ ئەنواعی دایت هەیە ڕژێمی بۆ دانی مەسە لە لەوانەیە کیتۆ دایتە لە کیتۆ دایتایە چیەکەی لە جیاتی ئەوەی جگەر شەکر بەکاربێنێ ئەی گۆڕی بە چەوری ئەوە کیتۆ دایتە خراپە ئەو جۆرە ڕژیمە بۆ چەوری جگەر زای چوانە زۆر باوە چییە مەسەلەن تۆ با بڵێن لە وڵاتی ئێمەیە لە 100 کەس 15 کەس قەڵەوە وایە لەو 15 کەسە ئەو پەڕی 3 کەسی کیتۆ بکە کەوابوو لە سانەوە حوتی خەڵک کیتۆ ناکە کیتۆ بۆ
ڕێژەیەکی کەمی خەڵکە بۆ ماوەی سێ مانگ بۆی تازاکەیتەوانێ بۆ ئەو کەسانە کیتۆ زۆر باشە بەڵام بۆ من یا بۆ تۆ کیتۆ سوودی نیە واتەکی تۆش بەپێی جۆرە قەڵەوی چۆن بەڵێ بەڵێ ئەمشۆ لە لایڤێکا پزیشکێک باسی کیتۆی دەکرد ینی ئەو نمایندەی ئەو جۆرە ڕژیمەیە بەشداربەکانی وت بۆم باسکەم زانم چەند کێشتان دابەزاندوە گاتە تەنێک ینی حسابی کرد لە کۆتایان نزیک بە 2 تەن و نیو ئەو کەسانی کە بەشدام لە کیتۆ کێشی خۆیان دابەزانین هەمووی کۆ کردەوە ئەنێ کاریگەری هەیە کاک دکتۆرە گەر باز لەوە بکەین زۆر جار باز لەوە دەکرێت کە ڕێژەیەکی زۆری ئەم چەوری جگەرە مەترسی دروستەکە ئەو مەترسیە گەورەیە چیە یاخود ئایا دەکرێت بگاتە حاڵەتی مردن بۆ نمونە لە چه حاڵەتێکا دەگاتە ئەو ڕادە زۆرە مەترسی یاخود بڵین لە چه حاڵەتێکی دیکەیە کاریگەری دەبێت لەسەر نەخۆشی دیکەی جگەر وتمان ئەگەر کەسەکە با بڵێن فەحسێکی کرد 8 سەعاتە نانی نەخواردووە ترایگلیسرایدەکەی کرد ئەگەر ترایگلیسرایدەکەی لە 200 کەمترە پێویستی بە حەپوو دەرمان نییە تەنها پارێزە یا وەرزشە ئەگەر لە 200 زیاترە تا 500 پێڵێن کەمێک بەرز بۆتەوە ئێمە حەپیان بۆ نووسین حەپەکە مانگێک تازەیەکاتەوە بەڵام ئەگەر کەسەکە لە 500 زیاترە یا گەشتۆتە 1000 بە تایبەتی لەوانەیە کە زگماکن یا ئەوانەیە کە ترایگلیسرایدیان زۆرە ئەمانە مەترسیان هەیە بێزگە لەوەی کە بۆ نەخۆشی دڵ و مێشک خراپە بۆ پانکریاسیش خراپە ئەبێتە هۆی هەوکردنی پانکریاتایتس لەبەرەوە بەلاتەوە سیر نەبێ کەسێک مەرج نییە بە جگەر یان نەخۆشەکانی دروست بێ بە هەوکردنی پانکریاس بێت زۆر باشە کاک تۆر ژینگە تا چەندێک کاریگەری هەیە لەسەر ئەم جۆرە نەخۆشیە پیسبوونی هەوا ئەم شتانە کاریگەری دروستەکە لەسەرم نەخۆشیە باوەڕ ناکەم خۆ دەزانی پیسبوونی هەوا زیاتر بۆ سیەکانە وایە کەمتر بۆیە ئەمە زیاتر پەیوەندی بە خواردنەوەیە با شتێکیش باسکەین پێڵێن میتابۆلیک سندرۆم یعنی کۆنەخۆشی میتابۆلیک یا مەسەلەن کێشی زۆرە ترایگلیسرایدی بەرزە فشاری خوێنی زۆرە ئەمانە زیاتر تووشی نەخۆشیە بن زۆر باشە کاک دکتۆر بۆ ئەم بابەتە باز لەوە دەکرێت هەمیشە بەردەوام کە یەکێک لە خۆپارێزیە گەورەکان وەرزشکردن ڕۆژانە ئەنجامی بدەین یان چۆنی وەرزش گرنگی پێ بڵێ بەنسبەت وەرزشەوانەیە باشترە لە ڕۆژێکە لە نیو سەعات کەمتر نەبێ باشترە جۆری وەرزەکە لە دەرەوەی هۆڵێکی ئاوا بێ ئایرۆبیک بێ ینی ئۆکسسیجینی تازەی هەبێ باشترە مەسەلەن لە هەفتەیەکە لە 5 ڕۆژ کەمتر نەبێت ئەوە تۆ زیاتری بکەی زەرەر ناکە ئەکاتە 150 دقه وەرزش زۆرە مەسەلەن ئێستا ئەم ناوچەیە شاخاویە وایە بەیانیان زوو دنیا فێنشی کردووە ئەچم بۆ شاخ پاسکیل هەیە پاسکیل لێ خوڕم مەلەوانی هەیە ڕۆشتنی پێ هەیە یا ئەگەر هەر نەزانی ئەچم بۆ ئەو شوێنانی کە جیمی لێیە لەوێ ڕاهێنەری لێ ڕاهێنەرەکە پێمەڵێ بۆ من فلان وەرزش باشە وەرزش ڕێنە ناگرێت مەسەلەن با بڵێن من هەردوو ئەژنۆکەم سەوفانی هەیە هەرە توانی تۆ بەدەست و قاچ بیکە با بڵێن سمتم گۆڕاوە هەرە توانی کەوا بوو وەرزش بۆ هەموو کەسێکە و دایمە بیکەی باشترە کاک دکتۆر لە خواردنە زۆرجە باز لە ئاوی لیمۆ و سرکەی سێ و ئەم بابەتانە دەکەن ئەمانە شیاون بۆی کە ئەو کەسە گە چەوریشی هەبێ کەم ببێتەوە لە خواردنی هاوسەنگە وتمان سەوزە و میوە لە هەموو شت باشترە تەمان ئەمریکا پرۆژەی هەیە مەسەن پرۆژەیەکی هەبوو بۆ چوونە سەرماڵ لە 69 چوە سەرمانگ وایە و پرۆژەیەشکەیە لە 2025 جارێکە بچێتەوە سەرمانگ یەکێ لەو پرۆژانەی کە لە 98 داناوە مەسەلەی خواردنە مەسەلەن تۆ سەوزە و میوە چەند بەکاربێنیت تەوان سەوزە و میوە لە هەموو شتێ باشترە ئیتر سێوە پرتەقاڵە سرکەیە زۆر شتێکی باشتر ئەن تۆ دانیشی پەرداخە سرکە بخۆین تۆ سوورێنچکە دەسووتێنێتەوەێ وایە بەڵام تۆ ئەگەر زەڵاتەیە بکەی بێی مادەیەکی پیاکەی ئیتر لە زەیتونەوە دەست پێەکەی بۆ سرکەوە دەست پێەکەی بۆ ڕووبەهەنارەوە دەست پێەکەی خۆشترە بێ یاننا خۆشترە بێ و تامیشی باشترەوێ بەڵێ لیمۆش زۆر باشە تەمان لیمۆ سترەسە ینی سەرچاوی ڤیتامین سیەکانە و هەموو میوەیەک باشە ئیتر بامێن بە یەکشتەوە نەگری مەسەلەن بڵێن وڵاهی پرتەقاڵ لە هەموو شتێ باشتەی بۆ سێ خراپە جیاوازی و گۆڕانکاری لە خواردنە تا چەندێک گرنگە بۆ تەندروستی مرۆڤ بەگشتی نەماوت فرە ڕەنگی یعنی تۆ خواردن جۆراوە زۆر بێ ئێمە کوردەواری فێری هەربانی ماست و هێلکە ئەخۆین شۆفان بخۆ گوێز بخۆ بایان بخۆ شیر بخۆ بیگۆڕە مەسەلەن بۆچی لە نێوەڕوانە هەرش لەو برنجە خۆی با قەرە خەرمان بێ با گەنمە کوتاو بێ با سنگەمریشک بێ با ئایتر ئاواتوانی نمونەیەکی زۆر ئێستا زۆر کەس هەیە ئەڵێ من بەس ڕۆکم بۆ خوێ ڕۆکیم هەیە بەس گۆشتە ئایتر زەین چۆنە تۆ ئاسەی دەستی منکە
ئەو دەستە هەر پێنجیان لەنە لە قەبارانە لە درێژاوەکو مرۆڤی جیاوازە مرۆڤانێک هەیە نەباتین مامۆستای ئەمانە پیتەر سینگەرە لە ئوسترالیا ئەمانە تەمان کەسانێکن باوەڕیان وایە کە ژینگەی ئێمە و ژیانی ئێمە بەهۆی گۆشت خواردن و ئاژەڵ بەخێوکردنەوە خراپ بووە هەڵەیە کە مرۆڤ کردوێتی ئەوەیە کە هاتووە گیانەوەری ماڵی کردو و سەری بڕیوە ئەمانە نەکەیتم ئەمە ڕێژەیەکە لە خەڵک ئەمانیش ئەتوانێ زەوی فراوانە جێ ئەوانیشی تیا بێتەوانێ بەڵام بۆ ئێمە جۆرا و جۆری خواردن باشە یعنی ئەگەر لە منە پرسی منەڵێم گۆشت خۆ بەڵام هەفتەی جارێک شیشێک گۆشت شیشێک کەباب خۆ دا منیش زۆر بخۆی یانی دانیشی ڕێژەیەکی زۆر لە گۆشت حیوانە خۆی دوای سکە دێشێ شەو خەوت لێ ناکەوێت زۆر ئاستەری ئێشە کاپی بیزەبت ئایتر تۆ مائیدەی داما و چەنەگرێ وایە پشووکە تۆ کەمی تێکە برا بەس وردە وردە تێکە ئاو بە جیاجە زۆر باشە کاک دکتۆر زۆر جا باز لەوە دەکرێت کە چارەسەری بنبڕینی ئایا ئەمە ڕاستە چۆن هەموو شتێ چارەسەری هەیە ئەڵێ هەموو شتێ بە خۆش بەمانەوەیە نا تەبان تۆ نەخۆشی با بڵێن ئێمە 100 مرۆڤمان هەیە خۆ ئەم سرۆڤ مرۆڤە 60یان هیچ نەخۆش نییە ڕێژەیەکیان نەخۆشە ئەم ڕێژەی نەخۆشە ئەبێ کۆڵنە دەربێ لە وەرزشکردنەوانەیە لە خواردنی هاوسەنگەوانەیە لە کۆنتترۆلکردنی شەکرە و غودەکەیەوانەیە لە دابەزینی کێشەوە لە نەشتەرگەری کێشەوانەیە ئەتوانی بەسەر یازاڵ بیت کاک زۆر چوری دڵباسەکەین کە بێتە هۆی جەڵدە و ئەوانە چوری بەتایبەت لای مولولەکانی خوێن و ئایا چوری جگەریش دەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی جەڵدە کاڵین چوری دڵ مەخسەمان لە کۆلسترۆڵە بەڵێ کۆلسترۆل LDL و HDL کاڵێن ترایگلیسراید مەخسەمان لە چوری جگەرە بەڵێ ترایگلیسراید جاران ئەیان و تەنها کۆلسترۆڵە بێتە هۆی نەخۆشی دڵ بەڵام دوایی دەرکەوانیە تەنها ترایگلیسراید خۆی ئەبێتە هۆی نەخۆشی دڵ بەڵێ ترایگلیسرایدش یەکێکە لە ترسناکەکان ئەگەر بەرز بێتەوە تەوان زۆر چاکای زۆر اونێکە جەناب باسی کرد شەکرە زەخت چەوری ئەمانە ئەبنە هۆی دروستبوونی چەوری جگەر بەس لە ئێستا خەڵکێکی زۆر هەیە جگەرای کێشێ نەرگەلای کێشێ ئایا ئەمانە هیچ کاریگەریەکیان هەیە لەسەر ئەم جۆرە چەوری جگەر بەڕاستی کاریگەری هەیە لەسەر نەخۆشییان ناویەکان بەڵێ بەڵێ ئێستا من خۆی لەو کاتا بیرم کەوتەوە باسی جگەرەش بۆ بکەم تێگەی بەڵێ جگەرە تەمەنیش دەبان تەمەن لە سەر و 50 ساڵەوە جگەرە کێشان یەکێکە کە تۆ جگەرە و کێشا مادەی HDL کەمەکاتەوانێ بەرامبەری ئەوە LDL زیاکە بڵێ چوری جگەر و چوری کۆلسترۆل بە جگەرە کێشان زیاترە تەمان ئایا نێرگەلە یا جگەرە کامیان خراپ تەمان نێرگەلە خراپترە بۆ توکە تۆ جگەرە تاکتاگەی کێشی با بڵێن لە نیو دەقایە تەواویەکەی بەڵام نێرگەلە داعانیشی و قوڵتاقوڵتی ئەوە و کەشێکی تایبەت و چەند کەسێک بەیەکەوانە لە نیو سەعات زیاترە کێشێتەوە نێرگەلە خراپترە زۆر باش کاکتۆر ئێمە خەرگاگەینە کۆتایی ئەم تەوەرە پێمان خۆشە بزانین ئامۆژگاری چییە بۆ جۆرە کەسانەی کە پارێزن لەم نەخۆشیە و هەروەها ئەوانشی کە نەخۆش کەوتون وتمان ئەگەر کەسەکە لە خۆیەوە دەست پێ بکە خواردنی هاوسەنگ بێ تێرخەو بێ ئەوەنە بخوا کە برسی نەبێ نەک تۆ دانیشی بڵێ وەڵام من چوون بۆ ABC 25,000 ماوە ئللا ئەبێ بای 30,000 بخۆم ئێگەکە تۆ لەسەر حسابی خۆت ئەماکەی ئەگەر شەکرێ وتمان کۆنتترۆلیکە ئەگەر غودەیە چارەسەریکە تەوان چەوری لە مناڵیشا هەیە لە مناڵە دەست پێ بکەین بە بەرنامەی تایبەتمان هەیە تەوان هەمووان ئەبێ بەشدار بێ یعنی ئیشەکە بە من وەک پزیشک ناکرێ بە ئێمەکرێ ئێمە وەک چی مەسەڵەن تۆ پێشکەشکاری تەلەڤیزۆنی مامۆستایەک لە مزگەوتێکایە مامۆستایەک لە قوتابخانەیەکایە دایشێ قسەی ئەڕوا باوکێ قسەی ئەڕوا کەسێک مەسەڵەن ئامۆژگاری خەڵکەکە بە هەمومان دەورمان هەبێ بنکەی تەندروستیمان هەیە خەڵک سەردانی بنکەی تەندروستی بکە و تۆ شتێکی زۆر پێویستە لە 18 ساڵ بەرەو ژوورەوە 5 ساڵ جارێک فشاری خوێنێ بگری فحسی چەوری بکەیت ئێمە ناوچەیەکی شاخاوین غودەمان زۆرە یعنی باشترین شت ئەوەیە غودە بتابتی لە ئافرەتە غودە زۆرترە فحسی غودە و کردبێ غودە زۆر مهمە بزانی چۆنە زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر عەبدوڵڵا شەریف سپۆری نەخۆشی هەناویەکان زۆر بەخێربێ کاک دکتۆر ماندوومان زۆر سپاس بەڵازان و خۆشەویستان لە سۆران خوڵێکی هۆشیاری بەڕێوە چووە پێکەوەبینەری چەندی مەنێک دەبین لەو بارەیەوە
خی گەورە بانگەوازی باوەڕداران دەکات کە کردار و گفتاریان یەک بیت ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين جوانتر لەوە هەیە کە ئەو کەسێک کە بانگەوازەکە بۆ دینی خوا و پاشان وعمل صالحا کرداری چاک بە کردارە چاکەکانی بەبێ دەنجی ئەوەی کە ئەیڵێتن ئەیسەلمێنیتن. تەماشاکەن ئێمە هەموو ڕۆژانی جومعە چیرۆکی ئەصحاب الکەهف خوێنینەوە، سوورەتی کەهف خوێنین. لە سوورەتی کەهفدا چیرۆکی هاوڵانی ئەشکەوت، اینجا لە قورئاندا تەماشاکەن چیرۆکی ئەصحاب الأخدود، چیرۆکی ساحرانی فرعون. هەموو ئەوانە یعنی ئێمە ئەیان خوێنینەوە لە قورئانی پیرۆزدا. ئەوانە هەمووی جەختکردنەوەنە لەسەر چێ؟ لەسەر بانگەوازی بێدەنگ کە بەبێ دەنجی بە کردار پێویستە ئینسانی مسلمان ئەو شتانە بسەلمینیتن بۆ دەوروبەرەکەی. بنای خدای بەخش دەوێنەوە ئەمڕۆ وەکو مەکتەبی ناوەندی ڕاهێنان و پێگەیاندنی کادیران هەروە باوە شتێکە مەڵبەندی سۆران هەستان بە ئەنجامدانی خولێکی یەک ڕۆژەی چڕ کە خۆی لە 5 بابەت ئەبینیتەوە بۆ 5 بانخواز مامۆستا و ڕاهێنەر لە بۆ پێگەیاندن و زیاتر هۆشیاریکردنی ئەندامانی سنووری مەڵبەندمان تێدا بە ئامانجی چاوڕوونی زیاترەوە هەروەها هۆشارکردنەوەی زیاتری ئەندامان ئەم خولە ئەنجام درراوە کە زیاتر لە 160 ئەندام لە سنووری مەڵبەندی سۆران تێدا بەشداری کردووە. دیارە ئێمە وەکو کەپابندین بە ئاینی پیرۆزی ئیسلام لەسەرمانە هۆشیارانە بانگەوازی ئیسلامی پەر پێ بدەین و گەشەی پێ بدەین، چونکە بەڕاستی ئێمە مسلمان دیارە کەمتر خەمی بەنە بانگەوازی ئیسلامی، بۆیە پێویستە هۆشیاریمان هەبێ و چۆنێتی بانگەوازکردن و هۆشیاربوون لە بانگەوازکردن بۆ ئەوی بەرەو پێشچوونی کارون ئیسلامی لەسەرمان گەشەی پێ بدەین و بەرەو پێش بین. بە خێراتتانەکەم دەستخۆشی لە ئەندامانی کۆمەڵی دادگەری سۆرانەکەم بۆ سازدانی ئەو کۆڕا بۆ هۆشیارکردنەوەی ئەندامەکان و زیاتر شارەزاکردنیان بە ئەرک و مافەکانیان. ئەوانەی کە تەفزیلی باوچیان ئاباوکم دایک و باوک دەگرێتەوە، منداڵەکانیان کوڕ و کچ، خوشک و برایان، خێزان، ژنیان پیاو، عەشیرەتی، سەروەت و سامانی و تیجارەتکردنێک، ئەوانە تەفزیل کا بەسەر کاری ئیسلامی و بەسەر دینداری و مسلمانەتی و خواپەرستی و جیهادکردن و تێکۆشان لە پێناو خوای گەورەدا خوای پەروەردگار هەڕەشەی لێ کردوون فتەڕەبەسوو. ئەو جا لە ئاخیری چ دەفەرمێ والله لا يهدي القوم الفاسقين، ئەوانەی بە فاسق لە قەڵەم داوە. جا خوا پەناماندا فسقی گەورەیە، ئەگە فسقی گەورە بێ دەرچوونە لە دین، ئەگە فسقی گچکەش بێ گوناهێکی کەبائیر و گەورەیە، خوا پەنامانداتن. بەڕاستی دەستخۆشی لە مەڵبەند دەکەین بۆ کردنەوەی ئەم جۆرە خولانە زەرورن بۆ ئەوەی ئەندامانمان واقعی ئێستا هوشیار بن و بزانن لە چ سات و کاتێکە هەڵس و کەوتەکەن و چۆن بڕۆنە ناو جەماوەر و چۆن گرنگی بە دەعوە و بانگەوازی خوان بدەن. تاکەکانی حیزب یاخود ئەندامانی حیزب بە تایبەتی تاشی حیزبی مسلمان پێویستە وشیار بێ لە ڕووی ئاینی، سیاسی، یاسایی و لە هەموو ئەو ڕووداوانەی کە لە جیهاندا ڕوئەدەن پێویستە زانیاریەکی بەرفراوی لە وارە دەهابێت. ڕاستی لەو ڕۆژگارە یانی زەتاشی مسلمان پێویستە یانی شەو ڕۆژ لێک گرێبدا لۆ ئەوەی بۆ بەرەوپێشچوونی ئەو کارە ئیسلامیە کە لەسەر شانمانە. ئەم ئەو کارێک کە ئێستا ئەو کارە پیرۆزە کە بە چەندین قۆناغی سەخت هەتا گەیشتە دەستێمە، ئێمە ئەبی بە ئەمانەتەوە مامەرێ دەگە بکەین و هەروەها بە ئەمانەتەوەش تەسمیلی ئەو جیلێ بێن کە لە دوومەدەی. بە هیوام کە ئەو خولانە زیاتر پەرە پێ بدرێت و زیاتر بەردەوامیان پێ بدرێت بۆ ئەوەی زیاتر ئاشنابین بە چۆنێتی ئەندامبوون و هۆشیاریمان لە کۆمەڵگە. بەڵێ خولی ئەوها زۆر گرنگە بۆ ئەندامان، چونکە ئەندامان پێویستە ئەو وەعیان هەبێت کە هەر کارێکەکەن هەر شتێکەکەن لە کۆمەڵگادا بە وەعیەکەوە بیکەن و هیوادارم مەڵبەند زیاتر گرنگی بەو کارانە بداتەوە، بە خولانە بدات بۆی هۆشیاریمان بەرەو پێشتر بچێت. ئەو کاتەی ئینسان ئەبێتە کەسێکی خواویست دەخوای پەروەردگار نزیکە بێتەوە. ئەو چرکە ساتانەی کە پێوتێت چرکە ساتی ڕاستگۆیی لەگەڵ خوای پەروەردگار کە حرام هەیە دەستی بۆ نابێ، کە جوان هەیە بۆی ناڕوانیت، کەوا سنووری قەدەغەکراوی خۆش و پرچێش هەیە، بەڵام لەو لەحظانەیە نایبەزێنی. خوای گەورەی اختیباری ئیمانەکەمانەکە، هەر کەسێک ئەو سنوورانەی نەبەزان
لە ئەزمونونەکەی خۆی پەروەردگار دەرچوو یەقینەن خۆی پەروەردگار پشت و پەنایە بێ. موزەنی کە یەکێوە لە قوتابیەکانی پێشەوە شافعی دەڵێ ڕۆژێک ئیمامی شافعی گوێی لە من بوو ئەمن قسەیەکم دەکرد حەدیثێکم باس با بڵێن سەنەدی حەدیثێکم باز دەکرد سەنەد لە سەنەدەکەدا باسی پیاوێکی تێدا بوو منیش گوتم فلان کەذاب فلان کەس درۆزنە دەڵێ ئیمام شافعی پێی گوتم یا ئیبراهیم ئوکسو ئەلفاظەکە ئەحسەنەها فەرمووی لە وشەکانت ئەو قسانی دەری دەبڕێ ئەو تعبیرانی دێڵێی جوانترین وشەی بەبەردا بکە مەڵێ فلان كذاب بەڵکو بڵێتی ولا تقل كذاب مەڵێ فلان کەس درۆزنە ولكن قل حديثه ليس بشيء أو حديثان إذا جرته هي أو أني ليه ورقي وخلاص ما كابرا كذاب ودروزنا شو كان أجر لبر أو كابرا ويلي هات قلت فلان كذا دروزنا لبر أويل لموضوعك دا دروزنا دواي ناوي دا كويتا ناو بازار قال فلان كذا دروزنا عيب دارت كرت لك دارت كرت ناشرين كرت الرنجل لك أو كات كذاب ببيبا عنوان يعني ببيبا نابك بو إنسانا بەڵام ئایا دوایی کەس دەتوانێت بڵێ ناوی فلان کەسی بێنێ بڵێ حەدیثه ليس بشيء هات مثلا نا بس كذاب ئاسانتر دەڵێن كذاب جاء مثلا الكذاب جاء ئێمە لە ژیانی خۆمان لەبێ ڕازی بین بەڕێزان خوای گەورە ئەو ژیانەی کە پێبەخشیون رازین بەڵام بەڕاستی ئەبێ هەوڵی ئەلەمە باشتریش بێت چکە لەمە رازی بووی هەوڵی باشتر ئەدەی ئەگە لەمە رازی نەبووی ولدە و دەبەرەکی ئۆڕێتەوە بەرەو خراپتر ئەوێتەوە بۆیە پێویستە لەمە رازی بین بۆ ئەوەی بەرەو کوێ بڕۆین بەرەو باشترە کەواتە یەکێ لە بەرهەمەکان چییە؟ ئەوەیە ژیانمان ڕێکەخا لە بینی ئەرکەکانمان لە بینی دینمان لە بینی وەزیفەمان لە بینی قیامەتیشمان کەواتە ئێمە پێویستە باش بیرکەینەوە. دوباره سڵای خۆی گەورەتان لەبێ ئازیزان لە بەڕگەی دۆمە دێنەوە خزمەتتان خۆشەویستان بڕگەیە قسەکەین لەسەر ڕۆڵی کۆمەلگا لە دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ئەمانەوێت بزانین ئایا کۆمەلگا بە خێزان بە خودی قوتابی مامۆسایان قوتابخانەکان حکوومەت میدیا چ ڕۆڵێکە گێڕن لە دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن و خوێندن ئەبێت بە خەمی هەمومان بۆ من بەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان حسێنمان کردەوە ڕاهێنەری پەروەردەییە مامۆستای بەڕێز زۆر بەخێر بێت لەوێ دەست پێ بکەم ئایا چۆن ئێمە خوێندن بکەین بە خەمی هەمومان و هەمومان گرنگی پێ بدەین سەڵاتە سڵاوتان لەبێ سوپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاو بۆ ئەم دەرفەتە بێگومان پرۆسەی خوێندن یەکێکە لە پرۆسە گرنگەکان لە کۆمەڵگەدا هەر کۆمەڵگەیەک بێ بەرەو پێشکەوتن بچێت و هەنگاو بنێ بەرەو داهاتوو ئایندێکی گەشی هەبێ ئەبێ گرنگێکی زۆر بە بواری پەروەردە و خوێندن بدات لە هەموو ساڵە کاتێکە لە مانگی نۆدا دەستپێکی ساڵی نوێی خوێندنە پێویست ئەکا سەرجەم لایەنەکان بە حکوومەت بە کۆمەڵگا بە خێزانەکان بە قوتابی بە مامۆستا گرنگێکی زۆر بەم بوارە بدرێ بۆ ئەوەی پاش ئەوەی کە قوتابی پشووی هاوینەی تەواو کردووە ئەگەڕێتەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆی بە ڕۆحێتێکی بەرزەوە بە معنەوێتێکی جوانەوە بگەڕێتەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆیە پێویست ئەکا کە کۆی هەموو ئەمانە بەیەکەوە پرۆگرام و بەرنمەیەکی داڕێژراویان هەبێت و ببێتە مای دڵخۆشی و قوتابیان بە دەرونێکی ئارامە بگەڕێنەوە بۆ ناو پۆلەکانی خوێندن بە تایبەت کۆمەڵگا کە خۆی ئەبینێتەوە لە خێزانەکان لە ڕێکخراوەکان لە قوتابیان لە مامۆستایان پێویست ئەکا هەریەکەیان پلان و بەرنمەیەکی دیاریکراویان هەبێت و بۆی کار ئاسانی بکەین بۆ قوتابیان بۆی بە فشار و سترێسێکەوە نەگەڕێنەوە ناو ناوەندەکانی خوێندن زۆر باش مامۆستا چۆن لە نێو خێزاندا ڕۆژانە خەمی ژەمەکانمانە خەمی شتێکی زۆر گرنگمانە تا چەند گرنگە لە نێو خێزانیشدا خەمی خوێندنمان بێت وە خەمی دەستپێکی ساڵینێکی نوێمان بێت وە پلان و بەرنمەیەکی جواندا بڕێژمە تایبەت دایکان و باوکان کە بەرپرسی منداڵەکانیان بەرپرسی و قوتابیان کە لە نێو ماڵەکانیاندا هەن تا چەند ئەمە گرنگە و خەمی لێ بکوین و ئاگاداری ئەوە بین کە ئەمە پرۆسەیەکە کە کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵگا و زەرورەتی کۆمەڵگایە بەڵێ سەرەتا هەربیرمان نەچێت خودی پرۆسەی پەروەردەکردن لە ناو خێزانەوە دەست پێەکە دایکان و باوکان بەرپرسی پەروەردەکردنی مناڵەکانیانن دوجار کاتێک کە دەرگای ناوەندەکانی خوێندنەکرێتەوە کاتێک مناڵەکان لە پشووی هاویندا لە ماڵەوە بوون سەرقاڵی کۆمەڵک کار و چالاکی ژیانی ڕۆژانەی خۆیان بوون
لاوانەیە شەوانە درەنگ خەوتە بن سەردان و چوونە دەرەوەیان زۆر بوو بێ ئێستا قوتابیەکان هەمویان لە ناوەندەکانی خوێندندا بڕاون بۆیە ئەرکی یەکەمی دایکان و باوکان و خێزانەکانە بە تایبەت کە ئێستا هەفتەیەکی ماوە بۆ کردنەوەی ناوەندەکانی خوێندن بەڕووی قوتابیاندا بۆیە پێویستەکە خێزانەکان لە ئێستاوە ئامادەکاری تەواو وەربگرن لەوەی کە شەوانە زوو بخەون کە بەیانیان زوو قوتابیەکان هەڵبسێن لە خەو لە ئێستاوە کڕینی کەلوپەر و پێداویستەکانی قوتابیان دابین بکەن و بیریان بخەنەوە کە هەفتەی داهات و ئەڕۆنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆیە کاتێک کە دایکان و باوکان باسی ئەمەیان کرد و ڕۆڵیان بینی و پێداویستەکانیان بۆ قوتابیان کڕی و لە هەمان کاتیشا دڵخۆش بن بە دڵخۆشی بە ئارامیەوە بە گرنگیەوە باسی ئەویان کرد کە گەڕانەوە بۆ ناوەندەکانی خوێندن پرۆسەیەکی گرنگە و ئەبێ دایکان و باوکان ئەزمونە ئیجابیەکانی خۆیان بگەڕنەوە لە ڕابردوودا بۆی ببێتە ئەزمونێکی سەرکەوتوو بۆ مناڵەکانیان بۆیە کاتێک خێزان ئەم ڕۆڵەی بینی بە دڵنیاییەوە قوتابیەکانیش چاوەڕوانی ئەو ڕۆژە ئەکەن بە دڵخۆشی و گەشتبینیەوە بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن. زۆر باش مامۆستا جەناب ئاماژەوە کرد لە هەفتەی ئایندەیە داوامی قوتابخانەکان دەست پێکاتەوە ئایا ڕۆڵی قوتابخانەکان چیە چۆن ئامادەکاری بکەن بۆ پێشوازیکردنی قوتابیان و خوێندکارەکانیان بە تایبەتی ستافی کاریگەری قوتابخانەکان. بڵێ خۆشبەختانە هەر ئەم ساڵ دوای ئەوەی کە یەکی نۆ مامۆستایان پەیوەندیان کردەوە بە قوتابخانە لە ڕۆژی یەکی نۆدا یاخود لە مانگی هەشتی شار دەستەی کارگەڕی قوتابخانەکان کۆبوونەوەیان لەگەڵ ستافی مامۆستایان کردووە بۆیە کار و ئەرکەکان کە تایبەتە بەڕێخستنی ناو قوتابخانە و دانانی بەشەوانە و خشتەی مامۆستاکان ئەمانە ئەبێ یەکلا کرابێتەوە و مامۆستایان ڕاوێژیان کردووە لەگەڵ دەستەی کارگەڕی جۆرێک لە پلان و ئامادەکاریان کردووە ئەوانەی کە زۆر گرنگە دەستەی کارژێڕی بە ئەنجامیاندا ڕێخستنی پۆلەکانی خوێندنە خاوێنکردنەوەیانە دابینکردنی ئەو کەلوپەر و پێداویستیانەیە کە لەم وەرزەدا پێویستە بە تایبەت ئەو قوتابخانانەی کە ئامێری فێنکەرەوەیان هەیە پانکەیان هەیە موبەڕیدایان هەیە پێویست ئەکا کە ئامادەکاری بکرێ بۆی قوتابیان کاتێک کە ئەگەڕێنەوە ئەمە بەشێکی تری ئەرکی دەستەی کارگەڕی بریتیە لە جۆرێک لە ڕازاندنەوەی قوتابخانە بە پێی قۆناغەکان ئەگەر 1 بۆ 6 7 بۆ 9 یاخود 10 بۆ 12 پێویست ئەکا هەندێک ڕازاندنەوەی تایبەت هەبێ کاتێک کە قوتابیان ئەگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بۆی هەست بکەن ئەم گەڕانەوەی دەستپێکێکی جوانە چونکە هەر کارێک دەستپێکێکی ئیجابی هەبێ ئەنجامێکی سەرکەوتوو و بەرهەمداری ئەبێ بۆیە لە هەمان کاتیشا جیاکردنەوەی پۆلەکانە دابشکردنی پۆلەکانە بەشەوانەکانە هیواداریم دەستەی کارگەڕی قوتابخانەکان ئەم ئەرکیان کردبێ دڵنیاشین کردویانە چونکە بەشێک لەم ئەرکانە ئێستا لە ڕێگەی سیستمێکەوە جێبەجێکرێت کە پێوتێ سیستمی ئیپەروەردە و ئەمە مرکزیە ئەم کارانە بە ئەنجام گەێنراوە. زۆر باش مامۆستا لەم نێوەندەدا حکوومەت و لانە پەیوەنددارەکان وەزارەتی پەروەردە چ ڕۆڵێکی دەبێت بەوەی کە مامۆستا بە دڵ و دەرونێکی ئارامە بچێتە نێو پۆلەکان وانەکانی بڵێتەوە و هەروەها بە هەمان شێوەش بۆ قوتابی دەبێت چی بکات چ ئەرکێک لەسەر حکوومەت و وەزارەتی پەروەردە هەیە؟ بەڵێ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان و خودی وەزارەتی پەروەردە پشکی شێریان بەرئەکەوێت لەم دەستپێکە گرنگە و لە سەرەتای ساڵی نوێی خوێندندا ئێمە کۆمەڵک قەیرانی جۆرا و جۆرمان هەیە لە هەرێمی کوردستان ئەم قەیرانە زۆر کادوای کردووە بەداخەوە کە خودی مامۆستایان و قوتابیان دایکان و باوکان سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگە زۆر گەشتبین و دڵخۆش نەبن بەرامبەر بە خوێندن و بە ئایندەی خوێندن و بە بەدەستهێنانی بڕوانامە بۆیە حکوومەت ئەتوانێت ساڵانە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە کۆمەڵێک مژدە و هەواڵی خۆش ڕابگەێنێ کە نیشانەی گرنگیدان بێ بە خوێندن و بەرزکردنەوە و ڕێزگرتن لە خودی مامۆستایان بۆ نمونە ئێستا کاتێک کە لە بەرزکردنەوە مافی هەموو مامۆستا و هەموو موچەخۆرێکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان ڕاگیراوە بەڵام جێگەی خۆیەتی ئەگەر ئێستا حکوومەت ئەمە بیکا بە مژدەیەک بیکا بە هەواڵێک و ڕای بگەێنێ بە دڵنیایەوە بۆ مامۆستایان خۆشتر ئەبێ ئەو مامۆستانەی کەوانە بێژن چەند گرنگ ئەبێ کە وەزیری پەروەردە لەم هەفتەیەدا ئیعلانی بکا کە ئێمە ئەو مامۆستانە دا ئەمەزرێنین ئەو قوتابخانانەی لە دەرەوەی گوندەکانن چاوەڕوانی ئەوەن کە مامۆستایان بۆ دا بمەزرێ بەڵام بەداخەوە حکوومەت داوای وانە بێژ ئەکا چەندێک گرنگە کە حکوومەت هەر لە ئێستاوە ئیعلانی ئەوە بکا کە ئێمە مامۆستامان پێویستە بە دامەزراندن نەوەکو بەوانە بێژ بۆیە هەموو ئەمانە ئەرکی گەورەی حکوومەتن ئەکرێت حکوومەت ساڵانە
مژدەیەکی گرنگی هەبێت لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە و لە هەمان کاتە ئێمە ساڵانە کۆمەڵک کێشە و گرفتمان هەبووە تایبەت بە خودی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندنە زۆر گرنگە حکوومەت ئەمساڵ کۆمەڵک ڕێنمایی و یاسا دەربکات وەکو مژدە ئاگاداری مامۆستایان و قوتابیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە کە ئەگەر بێت و مامۆستا لە ناوەندەکانی خوێندنە فشارێکی لەکرا هەڕەشەیەکی لەکرا خوانە خواستە بە جۆرێک لە جۆرەکان ئازاری درا حکوومەت ئەبێتە بەرگریکار و داکۆکیکارێکی زۆر باش بۆی بە هیچ جۆرێک بێڕێزی بەرامبەر بە ناوەندەکانی خوێندن و بە قوتابیان و بە مامۆستایان نەکرێت بۆیە ئەمانە هەمویان کۆمەڵێک ڕێکارن ئەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش خودی وەزیری پەروەردە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لەگەڵ لێدانی زەنگی خوێندنە کۆمەڵێک مژدەی تایبەتی هەبێ بە تایبەت بۆ مامۆستایان و لە هەمان کاتا کۆمەڵێک بواری تریشەیە کە ئەبێ حکوومەت ساڵانە ئیشی لەسەر بکە کە نوێکردنەوەی قوتابخانەکانە کە ئەمە بۆ خۆی کارێکی زۆر گرنگ و پێویستە ناکرێت ئێمە بەردەوام چاوەڕێی ئەنجومەنی دایکان و باوکان بکەین لە ناوەندەکانی خوێندنە تاوەکو هەندێک هاوکاری قوتابخانەکان بکەن یاخود چاوەڕوانی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بکەین بەڵکو ئەرکی حکوومەتە کە ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە لە قوتابخانەدا هەن ئەبنە ژینگەیەکی ئارام بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن حکوومەت خۆی دابینی بکە یەکێکتر لە خاڵەکان کە وەکو پێشنیار ئەیخەمە خزمەت وەزارەتی پەروەردە ئەویش ئەوەیە کە ساڵانە کاتێک فرۆشگای قوتابخانەکان بەکرێ ئەدرێ حکوومەت بەشێکی باش لە پارەکەی بۆ خۆی ئەگەڕێتەوە و بۆ کاروباری تایبەت بە خۆی بەکاری هەنێ ئەکرێت ساڵانە بۆ دەستپێکی هەفتەی یەکەمی ساڵی خوێندن بەشێک لەو پارەیە تەرخان بکات بۆ قوتابخانەکان بۆی قوتابخانەکان ئامادەکاری بکەن بۆ ڕازاندنەوەی قوتابخانە کاکتۆر تا چەنە کاریگەری هەیە بینە قوتابخانەکان جوان بن ڕازاوە بن ئامادە بکرێن بۆ ئەوەی قوتابی بە دەروونەیەکی ئاسوودەوە دەستکا بە خوێندن تێیە بێگومان لە یەکێک لە توێژینەوەکانە ئەوترێکە پرۆسەی پەروەردە و فێرکردن چوار کۆڵەکەی هەیە مامۆستایە قوتابیە پرۆگرامە لەگەڵ ژینگە واتە کاتێک ئێمە ژینگە فەرامۆش بکەین هەر بۆ خۆی کۆڵەکەیەک پایەک لە پایەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردنمان واز لێهێناوە بۆیە کاتێک قوتابیەک پاش دابڕانێک یاخود ئەو قوتابیانەی کە ساڵی یەکەمیانە دێنە قوتابخانە یاخود ئەو قوتابیانەی قۆناغ ئەگۆڕن لە پۆلی 6 دەرەچن بۆ قۆناغی حەوت قوتابخانەکە ئەگۆڕن ئەوانەی لە پۆلی 9 دەرەچن بۆ قۆناغی 9 کاتێک ئەڕۆنە قوتابخانەیەکی نوێ زۆر گرنگە ئەم قوتابخانەیە ژینگەیەکی ئارام ژینگەیەکی هێمن ژینگەیەکی جوان فێنێک مەسەرەن باخچەیەکی ڕازاوە پاک و خاوێن ڕازاوی هەبێ لە ڕاستیدا کە ئەمە ئەرکی حکوومەتە ئەم ژینگەیە دابین بکە بۆ قوتابیان تاوەکو بە دەروونێکی ئارامەوە داوامی تیا بکەن یاخود مامۆستا ئەو قوتابیانی کە بۆ سەرەتاین ینی پۆلی یەکی سەرەتاین ئەمە تقریبان جیاوازتر دەبێت مامەڵیان لەگەڵدا بکرێ بۆی کە چێتە قۆناغێکی نوێەوە کە ڕابردووتر نەیبینی وانی ئەمە تا چەند گرنگە ئاگاداری بین هەم دایکان و باوکە هەم مامۆستایان کە تەعاملێکی جوانیان لەگەڵا بکەن بۆی کە ڕابن زۆر جار منداڵ هەیە لەو تەمەندا بێزارە لە قوتابخانە و نایەوێ بچێتە قوتابخانە سەرنجێکی ترم بیبەسمەوە بە خاڵی پێشووترەوە ئەویش ئەوەیە کە ئەکرێت ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم ڕۆژی خوێندن ئەکرێت ئەو ڕۆژەیە پشوویەک بێ بۆی بێتە وەکوڵە ببێتە پرۆسەیەکی نیشتیمانی کامڕۆ دەرگاکانی ناوەندەکانی خوێندن ئەکرێنەوە یاخود لایانی کەم لە کاتژمێر هەشتەوە تاوەکو دا پشووی فەرمی بێ بە تایبەت بۆ ئەو پەپولانەی بۆ ئەو مناڵانەی کە ساڵی یەکەمیانە دێنە ناوەندەکانی خوێندن دایکیان باوکیان دەستیان بگرن بە گوڵێکەوە بە چکلێتێکەوە بە شیرینیەکەوە اینجا لە قوتابخانە پێشوازێکی جوانیان لێ بکرێت کۆمەڵک چالاکی جۆرا و جۆریان بۆ ئامادە بکرێ ئەگەر ئەم پرۆسەی ئاوا بکرێتە پرۆسەیەکی نیشتیمانی بێگومان بۆ مناڵەکانی ژینگەیەکی ئارامە بێ چونکە بیرمان نەچێت کاتێک کەسێکی گەورەش تەنانەت یەکەم جارتە ئەچیتە فەرمانگەیەک ئەچیتە شوێنێک بەڵام دیمەنێکی نامۆ ئەبینی شتێک ئەبینی کە لە ئاستی پێویستانە تۆ ڕاستەوخۆ سەرنجێکی تایبەت وەرەگریت و زۆر دڵخۆش نابی بەرامبەرەوە بە تایبەت پرۆسەی خوێندن کاتێکە قوتابی یەکەم ساڵێتی دێتە قوتابخانە زۆر گرنگە ژینگەیەکی ئارامی هەبێ دایک و باوکی لەگەڵ یابێ مامۆستایان پێشوازێکی گەرم بکەن و کۆمەڵک بەرهەم و چالاکی جۆرا جۆر هەبێت بۆی ئەم مناڵە هەست بە ئارامی بکە هەست بە ئاسوودەیی بکە ئەو تا ئێستا وا ڕاهاتووە هەموو ڕۆژێ لە ماڵەوە بووە لای دایکی بووە لای باوکی بووە لای ئەندامانی خێزانەکەی بووە وەکوڵەیە گەرمای نەبووە سەرمای نەبووە لە ژینگەیەکی ئارامە بووە بۆیە کاتێک کە دێ بۆ قوتابخانە ئەگەر ئەم ئامادەکاریانە نەکرێن تەنها ژاوەژاو بێت و قەرەباڵغیەک بێت و ناو خوێندنەوە بێت و جیاکردنەوەیان بێت ئەم مناڵە هەست بە ئارامی ناکە هەست بە ئاسوودەی ناکە بۆیە لە یەکەم ڕۆژەوە ئەڵێ بێتاقەتم هەست ئەەکەم قوتابخانە خۆش نییە ئەرکم زۆرە گوێم لێ ناگیرێ وەڵامم نادرێتەوە تەنانەت زۆر جا شتێکی زۆر زۆر سادە مناڵ لە ماڵەوە کاتێک کە تیونوی ئەبێ خۆی ئەزانێت
بچێت لەکوێ ئاو بخواتەوە بەڵام کاتێک قوتابیەکی پۆلیەک سەرەتا دێ بۆ قوتابخانە نازانێت لەکوێ ئاوی لێیە نازانێت WC-ەکان لەکوێ بۆیە پێویستەکە هەم ئەندامانی خێزانیان لەگەڵا بێ و هەم مامۆستایان و ستافی ئیدارە بە جۆرێک ژینگەکە بڕازێنەوە کە ئەم ئاسانکاریانە بکەن بۆ قوتابیان کە ژینگەکان لە ئارام بێت و هەست بە دڵنیایی و ئاسوودەیی بکەن حەزیان بۆ دروست بێت تاوەکو مامۆستا ڕێنماییان بکە وانیان پێ بڵێ وە زانست و زانیاری نوێ وەربگرن. زۆر باش مامۆستا گرنگترین بەش لە خوێندنە هەڵبەتە خوێندنی وانە وەرگرتنی زانستەکە ئەمش لەلایەن مامۆستاکانەوە ڕۆڵی گەوری تیابین ئایا مامۆستا چۆن ئامادەکاری بکە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن؟ بێگومان پشکی شێر لەکردنەوەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەر مامۆستایان ئەکەوێ زۆر گرنگە خودی مامۆستایان خۆیان ئامادەکاریان هەبێ ئامادەکاری دەرونیان هەبێ ئەو ڕۆژەی کە من ئەڕۆمەوە بۆ قوتابخانە هەر لە ڕووی جلوبەرگ و پۆشاک و ڕوخسارمەوە هەتاوکەوەی لە ناخ و دەروون و بیرکردنەوەمدایە ئەمساڵ چۆن پێشوازی لە قوتابیان کەم چۆن بە خێرهاتنیان بکەم چۆن بەریەککەوتنم هەبێ لەگەڵیاندا چەند چیرۆک و ئامۆژگاری و ڕێنمایی نوێم بۆ قوتابیەکانم ئامادە کردووە چەند بە ڕووخۆشی و بە دەرونیەکی ئارامەوە پێشوازیان لێ ئەەکەم اینجا مامۆستا لەوێ ڕابەرە مامۆستا ڕێنماییکارە مامۆستا پێشەنگە سەرکردەیە ئەشێت قوتابیەکان نەشارەزا بن قوتابیەکان دەمێکە یەکتریان نەبینیوە ئەبێ هاوڕێیانە مامەڵەیان لەگەڵا بکەین بە ڕووخۆشی و بە زەردەخەنەوە هەرچێکیان وت بە گیان و بە ساقە و بە قوربان وەڵامیان بدەینەوە کاتێک مامۆستا بەم ڕۆحێتەوە ڕۆشتەوە بۆ ناوەندەکانی خوێندن و پێشوازی لە قوتابیان کرد بێگومان ئەو کاتا قوتابیانیش خۆشحاڵە بن هەر لێرە بە دەرفەتی ئەزانم یەکێک لەو تەکنیکانەی کە پێویستە مامۆستایان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەکاری بێنن تەکنیکێکە پێوتێ گرێبەستی فێربوون ئەم گرێبەستە لە نێوان مامۆستا و قوتابیدا ئەنجام ئەدرێت بە تایبەت لە قوتابیانی قۆناغی چواری بنەڕەتی تاوەکو قۆناغی دوانزە ئەویش بریتە لەوەی مامۆستا خۆی بناسێنێ بە قوتابیەکان و قوتابیەکانیش خۆیان بناسێنن اینجا مامۆستا داواکاریەکی هەیە لە قوتابیەکان ئەویش ئەوەیە قوتابیان خوێندکاران ئێوە ئەتانەوێ بە درێژایی ئەم ساڵی خوێندن من چۆن وانەتان پێ بڵێم چۆن ئێمە لێک تێ بگەین چۆن سوود بە ئێوە بگێنم بۆیە قوتابیەکان هەریەکان سەرنجێکی هەیە خاڵێکی هەیە بێ مامۆستا لەسەر وایت بۆردەکە تۆماری بکە ئەمە قوتابیەکان سەرنجەکانی خۆیان ئەڵێن کاتێک کە قوتابیەکان هەموو ئەو داواکاریانیان هەبوو لە مامۆستا اینجا مامۆستاش بە دەرونێکی ئارامەوەڵێ قوتابیان خوێندکارانی ئازیز ئێوە ئەتانەوێت بەم جۆرە منوانەتان پێ بڵێم قوبوڵمە منیش ئەم سەرنجانم هەیە ئەم مەرجانم هەیە بۆ ئێوە کە ئەمەوێ بە درێژایی ئەم ساڵ بۆ ئەوەی وانەکانمان ئامانجدار بێ منیش ئەم چەند خاڵم هەیە بۆ ئێوە ئەمە پێوترێ گرێبەستی فێربوون بۆی ئەکرێت مامۆستا بەڵێ بە ڕاوێژ و ڕێککەوتن بێ اینجا ئەکرێت مامۆستا ئەمە بنووسێتەوە دوایی تایپی بکە لە بەشێک لە گۆشێک لە گۆشەی پۆلەکە هەڵبواسرێت یاخود مامۆستا لە لای خودی خۆی هەبێ بۆی کاتێک مامۆستا بە درێژایی ساڵ سەرقاڵی وانەوتنەوەیە ئەشێت هەندێک جار قوتابیان بیریان بچێتەوە زیادە ڕەوێک بکەن بەڵام لەوێ من بیری ئەخەمەوە ئێمە ڕێککەوتنێکمان هەبوو بەو جۆرە بوو ئەو کاتە هەم مامۆستا و هەم قوتابیان دڵخۆش ئەبن و ئەم ڕێککەوتن و لێک تێگەیشتنە ئەنجامێکی ئیجابی ئەبێت مامۆستا لە کۆمەڵگادا بابەتی یاخود لایەنی میدیایی کۆڕ و سیمینارەکان مامۆستایانی ئاینی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوەکان ئەمان تا چەند ڕۆڵیان هەیە و کاریگەریان هەیە لەسەرەوەی کە گرنگی بدرێت بە پرۆسی خوێندن و هانی قوتابیان و هانی خێزانەکان بدەن کە گرنگی بن بەم پرۆسە گەورەیە بێگومان پرۆسی پەروەردە و فێرکردن ئەوەندە پرۆسەیەکی گرنگە هەموو چین و توێژەکان بە جیاوازیەوە ئەتوانن پشکی شێریان بەربکەوێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەتوانن بەشدارێکی کارا و چالاکیان هەبێ یاخود میدیا بۆی کە کۆمەڵک بەرنامەی تایبەت لەسەر گرنگی خوێندن شێوازی وانەوتنەوە وەکوڵێ چەندین دیبیت و پانێڵ و گفتوگۆ ساز بکرێت لەسەر گرنگی و باخی خوێندن و بۆ پێشکەوتنی کۆمەلگا وەرخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەتوانن کۆمەڵک سیمینار و چالاکی جۆراجۆریان هەبێ بە درێژایی ساڵی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندنە ئەنجامی بدەن خۆشبەختانە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە بڕیاری داوە کە سێ ڕۆژی یەکەمی خوێندن کۆمەڵک چالاکی جۆراجۆر لە ناوەندەکانی خوێندنا هەبێ لێرەدا بە تایبەت هەم میدیا و هەم ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەتوانن ڕۆڵیان هەبێ کە کۆمەڵک
چالاکی و سیمینار ئەنجام بدرێت لە ڕێزگرتن لە گەورەکان خۆشەویستی نیشتیمان پاک و خاوێنی ژینگە دروست بەکارهێنانی تەکنۆلۆژیا و ئامێرە ئەلکترۆنیەکان دوورکەوتنەوە لە ئامێرە ئازادەر و بریندارکەرەکان کە ئەمانە هەمویان ئەکرێت بێگومان دەستەی کارگەڕی پلان و بەرنامەی خوانیان داناوە بەڵام ئەکرێت ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و هەروەها ئەکرێت میدیا ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە گواستنەوەی ئەو چالاکیانی کە لە ناوەندەکانی خوێندنە ئەنجام ئەدرێن بۆیە میدیا ئەکرێت نەک لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بە درێژایی ساڵی خوێندن پرۆگرام و بەرنامەی تایبەتیان هەبێ بۆ ئەوەی کە هەست بکرێت پرۆسەی خوێندنە کۆمەلگا هەڵ ئەکێشێ بەرەو کەناری ئارامی. زۆر باش مامۆستا ئێمە پێم وایە ئەوەی کە خوێندی بێتی تووشی ئەم بارودۆخە بۆ جاری وا هەیە قوتابی بەهۆی خۆشەویستی مامۆستاکەی بەهۆی جوانی شێوازی وتنەوەی وانەکەی ئەوانەی زۆر زۆر لەلا خۆشەویستە بێ زۆر حەزی لەوانەیە بێ زۆر باشە بێت بتوانە بێت لە ئەو بوارەیە بۆ نمونە مامۆستای بیرکاری خۆشەوێت لەوانی بیرکاریە زۆر زیرەکە و بە پێچەوانە شەو جاری وا هەیە شێوازی وانەوتنەوەی مامۆستاکە کۆمەڵە گرفتارکە لەگەڵ قوتابیەکەیان ئیهمالکردنی قوتابیەکە وای لێکە قوتابی حەزی بەوانەکە نەبێ حەزی بۆ مامۆستایە نەبێ ئایا تۆکو ڕێنمایی کارێکی پەروەردەی ئامۆژگاری چێ بۆ ئەم جۆرە مامۆستایانە بۆ ئەوەی قوتابی هەمیشە خۆشەویستی بەوانەکەی هەبێت بێگومان کە ساعتی مامۆستا لە ناو پۆلی وانەوتنەوەدا زۆر کاریگەرە زۆر جار ئێمە مامۆستا تەنها پشت بە وشەکانمان بە دەربڕینەکانمان ئەبەستین بۆ گەیاندنی زانیاریەکانمان بەڵام بیرمان نەچێ پێش ئەوەی وشەکانمان کاریگەری هەبێت لەسەر قوتابیەکانمان زمانی جەستەمان جلوبەرگمان ڕواڵەتمان هەڵسوکەوت و مامەڵەمان کاریگەری زۆر ئیجابی و ئەرێنی هەیە بۆیە زۆر جار قوتابیەکان ئەوەندەی بەلاساییکردنەوەی ئێمە بێگومان ڕەوشت و ڕفتار و هەڵسوکەوتە چاک و جوان و نایبەکانمان کاریگەری لەسەر قوتابیەکانمان هەیە لەو چێ زۆر جار وشەکانمان نەبێ بۆیە گرنگە لە پاڵ وشە و دەستەواژەکانمانە هەڵسوکەوت و مامەڵە و کەسایەتێکی ئەرێنی و ئیجابیمان هەبێت لای قوتابی کە قوتابیان وەکوڵە بیانەوە لاسایی ئێمە بکەنەوە ڕفتار و سلوک و شێوازەکانی ئێمە دووبارەکەنەوە ئێمە پێشەنگ و قدوەیەکی ئیجابی بین کاتێک مامۆستا توانی قوتابیەکانی کەمەندکێشکە ڕێزیان لێ بگرێ نیان شکێنێ مامەڵەی جوانیان لەگەڵا بکە کاتەکان بە فیڕۆنەدا و ڕێی قوتابیەکان وەربگرێ ئەو گرێبەستەی کە باسمان کرد باش ئەنجامی بدا بێگومان ئەو کاتە کەسایەتی ئەم مامۆستایە ئەچێتە دڵی کەسایەتی قوتابیەکانەوە بۆیە ئەگەر ئەو وانەیە کە ئەم مامۆستایە پێشکەشی ئەکات و ئێڵێتەوە لای ئەو قوتابێت یا لاواز بێت یا بەهێز نەبێ بەڵام بە خۆشەویستی مامۆستاکەی وانەکەیشی لا خۆشەویست ئەبێ هەوڵی ئەدا ببێتە یەکێک لە قوتابیە پێشەنگ و ئیجابیەکان بۆیە کەسایەتی مامۆستا لێرە ڕۆڵێکی زۆر ئەرێنی ئەبێنێ بۆیە چۆن ئێمە زۆر جار ئێمەی مامۆستایان من لە خودی خۆمەوە ئەڵێم وە بە خودی خۆم ئەڵم سەرەتا یەکەم جار چۆن ئێمە لە ژیانماندا بەردەوام جلوبەرگمان ڕواڵەتمان کەلوپەل و پێداویستەکانی ژیانمان نوێ ئەەکەینەوە پێویست ئەکا ئێمە ساڵانە خودی وەکو خودی پیشەی مامۆستاتی خۆمان نوێکەینەوە زانیاریەکانمان نوێ بکەینەوە شێوازی هەڵسوکەوت و مامەڵەمان لەگەڵ قوتابیەکانە نوێ بکەینەوە ئەویش بە خوێندنەوەی زیاترە بە بەشداریکردنە لە خولا بە تێگەیشتنە لەو ئاستی ئەو قوتابیانی کەوا من هەمە گرنگە منی مامۆستا بزانم قوتابیەکەم لە چ قۆناغێکە لە چ تەمەنێکە ئەگەر قۆناغە بچووکەکانن چۆن مامەڵیان لەگەڵاکەم ئەگەر تەمەنی هەرزەکارن کە قۆناغێکی زۆر حساسە زۆر بە وریایەوە ئەبێ مامەڵیان لەگەڵا بکەم و ئەگەر گەورەترن بە ئاستێکی باڵاتر مامەڵیان لەگەڵاکەم لە کۆی گشتیا کاتێک مامۆستا بتوانێت ڕێز لە قوتابیەکانی بگرێ مامەڵێکی ئیجابیان لەگەڵاکە ئەم قوتابیانش لە داهاتوودا ئەبنە سەرکردە و پەروەردە ئەبن و پێ ئەگەن لێرە یارمەتیم بن یەک قسەیەکی تر هەیە ئێمە بیڵین هەموو چین و توێژەکان مامەڵە ئەکەن زۆر جار لەگەڵ مادەیە لەگەڵ کەمالیاتە لەگەڵ شتێکی بێگیانە بەڵام مامۆستا مامەڵە ئەکا لەگەڵ خودی مرۆڤە بۆیە پیشەی مامۆستایەتی زۆر گرنگە و زۆر هەستیارە مامۆستایان ئەبێ حساب بۆ هەموو شەوپیتێکیان کەن لە زمانیان ێتە دەرەوە حساب بۆ هەموو جوڵەیەکمان بکەین بۆ هەموو هەڵسوکەوت و مامەڵەیەکمان بکەین کاتێککە لەگەڵ قوتابیەکە بە ئەنجامی ئەگەینین چونکە ئێمە مامەڵە ئەکەین لەگەڵ مرۆڤێکە زۆر جار وشە و هەڵسوکەوتێکی من قوتابیەک دروستەکە خوانە خواستە زۆر جار لەوە چێ وشە و هەڵسوکەوتێکی منیش قوتابیەک بێبەشکە لە خوێندنی بەرچاو بکەوێت دوور بکەوێتەوە لە خوێندن بۆیە گرنگە ئێمە زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ قوتابیان و خوێندکارانمان بکەین و بیرمان نچێت ڕێزیان لێ بگرین زۆر بەش ئاساییان دەرفەتماوەە نەماوە دواپەیامت چییە بەگشتی ئەگە دواپامی خۆت بڵێ لێرەوە ئەتوانین بڵین جارێکی تر پیرۆزبایی لە قوتابیان و لە هاوڵاتیان و مامۆستایان و قوتابیانەکەین بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن هیوادارین هەموو ئەم خاڵانی کەوا باسمان کرد بێگومان ئەمانە هەمویان پاکێجێکن ئەکرێت
حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە خۆیان پێشەنگێکی باش و ئەرێنی بن لە دابینکردنی کەلوپەل و پێداویستیەکان وەکو ئەرکەکان بۆ مامۆستا و قوتابیان ڕیز ئەکەن لە هەمان کاتە مافی مامۆستا و قوتابیان و ژینگەی قوتابیەکان بۆ قوتابیان و مامۆستایان فراهەم بهێنن بە هیوای ساڵێکی نوێ و دەستپێکێکی ئیجابی و سەرکەوتوو. مامۆستاگیانەمە پێمان خۆش بە زیاتر قسە بگەین بەڵام کات هێندە هاوکارمانە زۆر سوپاس بۆ ئامادەبوونە زۆر بەڕێز مامۆستا عوسمان حسێن ڕاهێنەری پەروەردەیی لەگەڵمان بوو بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەی زۆر سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئێستاش دەچینە لەینەوە بڕێک. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ چپسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دوبارە سڵاوتان هەبێت ئازان و خۆشەویستان بڕگەیەکی زانیاریمان هەیە سەبارەت بە تەوەریسەی بەرنامەکەمان کە باز لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ دەکات کە لە ساڵی 1930 خۆپشاندانێکی بەرفراوان لە بەردەرکی سەرای سلێمانی ئەنجامدرا لەو زانیارە بزانین ئامانچی بۆ لەو خۆپشاندانەوە ئەو کەسانە بۆ شەهید بوون وە گول لە باران کراون پێکەوە بینەری ئەو زانیارە دەمین لەو بارەیەوە. شەشی ئەیلول ڕۆژی شەشی ئەیلولی 1930 لاپەڕەیەکی سەروەری مێژووی کووردە شاری سلێمانی بە خوێنی ڕۆڵەکانی ئەو ڕووداوەی تۆمار کرد و لەو کاتەدا بەریتانیا مافی کوردی پێشێل کرد حکوومەتی کوردستانی هەڵوەشاندەوە کوردستانی لکاند بە دەوڵەتی عێراق دەیانویست هەرچۆنێک کورد قایل بکەن لەلایەکی ترەوە دەوڵەتی پاشای عێراق هەوڵی زۆریدا هەرچۆن بووە سلێمانی دەستەمۆ بکات لە هەڵبژاردننی نوێنەران بۆ پەرلەمان نوێنەرانی خۆیان دەربچێنن
هەروەها کۆمەڵی گەلان پەیمانی دابوو دەوڵەت بۆ کورد دروست بکەن. کوردیش داوای ئەو مافەی دەکرد. شاندی عێراق ناچار هاتە کوردستان. لە مانگی ئابی 1930 شاندێکی عێراق کە سەرۆکوەزیران وەزیری ناوخۆ و وەزیری داد و نوێنەری بەریتانیا بوون سەردانی کوردستانیان کرد و شاندەکە و خەڵکی سلێمانی پێک نەهاتن. ڕۆژ بە ڕۆژ بارودۆخ تونتر دەبوو. کۆبوونەوەکانی کورد بەردەوام بوو. نوێنەرانیان لە بەغدا پشتگیر بوون. ڕۆژی 5 ئەیلولی 1930 لە سەرا ڕەشۆڵی هونەرمەند و بێکەسی شاعیر خۆپیشاندانێکی بچووکیان ڕێک خست. حکومەت کەوتە تەقەکردن لە خەڵک. سەر لە بەیانی 6 ئەیلولی 1930 جەماوەرێکی بەرفراوانی سلێمانی لە بەردەرکی سەرا خۆپیشاندانیان کرد. هێزەکانی حکومەت بە مەترەلۆز ڕەشاش دەستڕێژیان لە خەڵکی خۆپیشان دەرکرد. دەیان کەس شەهید و بریندار بوون. خەڵکێکی زۆریش دەستگیر کران. لەو کاتەدا حەبسەخانی نەقیب ژنێکی پایە بەرز بوو یاداشتی ئاراستەی کۆمەڵی گەلان کرد داوای مافی ڕەوای کوردی کرد. شێخ مەحموود دەستی دایەوە چەک جارێکی تر شۆڕشی دەست پێکردەوە. شەڕیا و باریک لە دەڤەری گەرمیان شۆڕشەکەی شێخ مەحموود بوو. شاعیرە گەورەکانی ئەو سەردەما پیرەمێرد، گۆران، بێکەس، قانع، حەمدی، مینەجاف، عەبدوڕەحمان بەگی بابان، شێخ نووری شێخ ساڵح، بەختیار زێوەر، سەلام، ئەخۆل، دڵزار و زۆری تر بە شێعر ئەو ڕۆژەیان لاواندەوە. قارەمانەتی خەڵکی شاری سلێمانی و ناوی شەهیدەکانیان زیندوو هێشتەوە. دووبارە سڵای خۆی گەورتان لەبێ عزیزان لە تەوەری سێماوەکو و پێشتر هاوکار مامەژەی پێکرد قسەکەین لەسەر ساڵ ڕۆژی خۆپیشاندانەکانی سلێمانی لە 6 ئەیلول بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاروق محەممەد پسپۆری مێژووی و مامۆسای زانکۆمان کردو مامۆساییان زۆر بخێر بن زۆر سواس ئەبێ سەرتا لەوە دەست پێ بکەم ئایا هۆکاری چییە زۆربەی شۆڕشەکان زۆربەی ڕاپەڕینەکان لە شاری سلێمانیەوە دەست پێکە ئایا سروشتی خەڵکی شارەکەیان ئەم ڕووداوە مێژوویانە چۆنە ئاوا لەم شارەوە ئەخڵقە؟ بەڵێ زۆر سواز بۆ جەنابتان و سڵاو بۆ بینەرانتان. دیارە شاری سلێمانی هەر لە مێژووی دروستبوونیەوە کاتێکە لە سەدەی بابانەکانە دروست دەکرێت لە ساڵی 1964 و لە هەر لەو سەروبەندەوە و تر شارێک بووە بە تەبیعەتی خۆی شارێکی زیندوو بووە لە نێوان گروپە تەنانە کۆمەڵایەتەکانە کێبەرکێ و ململانێ و منافەسە هەبووە تەنانە بۆ منە سەردەمانێک بەر لە وادێش بەر لە سەدەیە بگەڕێنە دواتریش بۆ پێش ڕاپەڕینی بەردەی سەرا بۆ منە لە نێوان تەریقەتەکانە تەریقەتی قادری و نەقشی و ئەمانە ینی ململانێ هەبووە سیراع هەبووە ئیتر کێبەرکێ بۆ بە تەبیعەتی شار هەر شارێکی زیندوو بووە و شارێک بووە کە هەمیشە دژی زۆڵم مستەم و نەعەدالەتی وەستاوەتەوە لە مێژووی خۆیدا چەندین شۆڕش و ڕاپەڕین و خەباتی چەکداری بەرپا کردووە بۆیە توانین بڵێن کە ئەمە گەڕێتەوە بۆ سروشتی خەڵکی شاری سلێمانی کە بە تەبیعەت زیندوو بوو و هەمیشە دژی زۆڵم مستەم و نەعەدالەتی وەستاوەتەوە بۆ نمونە ئێمە بەر لە ڕاپەڕینی بەردەی سەرا دژی ئینگلیز بوو یەکەم جار لە عێراقا تەنانە بۆ لە عێراق ئێمە شۆڕشی 20مان کە دژی سیستەمی بەڕێوەبردنی ڕاستەخۆی ئینگلیز کراوە بەڵام بەر لە وادەیە لە کوردستان کراوە کە لە 1990 شێخ مەحموود دژی ئینگلیزەکان شۆڕشی کردووە و ڕاپەڕی ڕوبەڕویان وەستاوەتەوە کەواتە بە تەبیعەتی خەڵکی سلێمانی و کوردستان بەگشتی وە سلێمانی بە تایبەتی سروشتەکەی وا بوو کە خەڵکەی نەعەدالەتی زوڵم ستەم قبوڵ ناکەوە دوجار لە دەرفەتێکە ئەمە بەجۆرە جۆرەکان چ بە خەباتی چەکداری بێت چ بە خەباتی مەدەنی و ناڕزایەتی و خۆپیشاندان و گربوونەوە بوو بێ ڕای خۆی دەبڕیەوە دژی ئەو بارودۆخی کاتۆتە ئاراوە بە زۆر بەسەردا سەپێنراوە وەستاوەتەوە و هەمیشە ئەتوانین بڵێن ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە بە تەبیعەتی سلێمانی هەر لە دروستبوونیەوە شارێکی زیندووەوە لە نێوان گروپە کۆمەڵایەتیەکان و ئیتر بۆ نمونە بەردەوام لەسەر مەسایلی سیاسی ژیانی لەسەر خەت بووە و دژی زۆڵم مستەم و نەعەدالەتی وەستاوەتەوە تا بڵێمە تەبیعەتی خەڵکی شاری سلێمانی و بەگشتی خەڵکی کوردستان زۆر باش مامۆستا با بینە سەر ئەم ڕووداوی ئەمڕۆ کە لە ساڵی 1930 لە ڕۆژێکی و کۆمڕۆدا ڕوویدا ئەو زەمینە چی بوو یاخود ئەو کەشوهەوە ئەو ژینگەی ئەو کاتە چی بوو وای کرد کە ئەم خۆپیشاندانە ڕووبدا لە بەردەرکی سەرای لە شاری سلێمانی
بەڵێ تاوان بگەڕێنەوە بۆ بارودۆخەکە بەر لە ڕاپەڕینەکە ئێمە لەو کاتەیە ئێمە وتمان شێخ محمود لە 1990 شۆڕشی کردووە و دواتر سێ حکومەتێک لە دوایشی دامەزراندووە ئەم حکومەتانە مجارە ئینگلیز و ئینگلیز بە تایبەتی وەسپای عراقیش ڕوخاندویانە و دوجار لە 1924 بۆ یەکەم جار سوپای عراق دێتە سلێمانیەوە کە تا ئەو کاتێکە حکومەتەکان دەڕوخی ئینگلیزی ڕوخێنە بەڵام لە 1924 بۆ یەکەم جار سوپای عراق بە هاوکاری بریتانیا بە پشتیوانی هێزی ئاسمانی بریتانی ناو شاری سلێمانی و حکومەتی شێخ محمود کۆتایی پێدێ سێ حکومەتەکە یەک لە دوایەک کۆتاییان لە 24 کۆتایی پێدێ بۆیە لەم بارودۆخەداوە دواتر لکاندنی ویلایەتی مووسڵ دێت ئاراوەکە پێی براری کۆمەڵە گلان دوای ڕاپرسی و لیژنە دێت و ڕای خەڵک وەرەگرن تەنان ئەو کاتە بەشێ لە خەڵکی سلێمانی بەشێکی زۆری لەگەڵ سەربەخۆیدا بوون بەڵام لە ڕاپرسیای اختیاری سەربەخۆی تیان نەبوو تۆ لەگەڵ تورک بیا لەگەڵ عراقی دوجار عراق کوردستان یاخ بڵێن ویلایەتی مووسڵ ئەو کات لکێنا بە عراقەوە و لەو بەپێی ئەو بڕیاری کە هەرێمی کوردستان یاخۆڵێن باشووری کوردستان لکێنا بە عراقەوە بە دوو مەرج بوو یەکەم کابێ بۆ نمونە زمانی کوردی ڕسمی زمانی کوردی بێ و فەرمانبەران کاربەدەسانی سلێمانی کورد بن واروە بگومان ئینتیدابیشکەوە ماوەیەکی لەژێر ئینتیدابی بریتانیادا بمێنێتەوە بەڵام کاتێک ئەم مەرجانە جێبەجێ ناوێ خۆی جێبەجێ ناوێ بۆ لێ لە سەروبەندی 1930 نیوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کورد نەبوون غەیری کورد بوون لە عەرەب و لە تورک و لە ئاسووری و ئەوانە بوون و کاتێک کە لە 1930 ئەم پەیماننامەیە دەبەستێ پەیماننامەیەکی لەنێوان عراق و بریتانیەکان دەبووی کە عراق ئامادەکەن بۆی لە 1932 سەربەخۆ بێ کە ئینتیداب کۆتایی پێبێ بۆیە سەرەکەن لەو مادەیەدا یاخۆ بڵێن لەو پەیماننامەدا هیچ مادەی تێدا نییە کە باز لە پرسی کورتکە باز لە مافەکانی کورتکە تەنانە ئەو دوو بەندێک کە لە یاسای کۆمەڵی لە براری کۆمەڵی گەلاندا هەبوو ئەو دوو بەندەشی تێدا فرامۆش کراوە و بۆ یانی ئەمە بێتە جێگەی نیگەرانی خەڵکی سلێمانی بە تایبەتیەوە پێشتر بەر لە ڕاپەڕینەکە چەندین جار یاداش بەرزەکەنەوە چ ئەو کاتەوانی کە نوێنەر بوون لە ئەنجومەنی نوێنەرانی عراق نوێنەری شاری سلێمانی چ کەسایەتی و خەڵک و ناوداران و ڕۆشنبیرانی شاری سلێمانی چەندین جار یاداش بەرزەکەنەوە چ بۆ حکومەتی عراقی چ بۆ نوێنەری سامی بریتانیا یاخود بۆ کۆمەڵی گەلانیش بۆیە چەند جار ئەمانە یاداش بەردەکەن داوای یاداشەکان باسی لە چی کردو یاسەکان یاداشەکان باز لەو مافانە کوردیان کە جێبەجێ ناکرێت کە پێشێ دەکرێتەوە دوجاریش ئەبینین تا دێ سەختی داواکارەکان بەرزە بێتەوە بۆ منە لە سەرەتای داوای ئەوەگەن کە براری کۆمەڵی گەلان جێبەجێ بگرێت فەرمانبەران کورد بن خوێندن بە کوردی بێ زمانی ڕسمی کوردی بەڵام دوجار داوای سەربەخۆیی یەکەن ئەوە جێگەی سەرنجە تەنها داواکارەکانیان شاری سلێمانی نەبوو بۆ هەموو کورد بوو لەو سەردەمەدا ینی کاتێکە پێش خۆڕاپەڕین و خۆپشاندانەکە بەڵێ بەتەشی ئەوان کە بۆ منە باز لە جێبەجێکردنی برارەکانی کۆمەڵی گەلانەکە براری کۆمەڵی گەلانیش بۆ هەموو کوردستان بوو بۆ هەموو ویلایەتی مووسڵ بوو کە ئەو ناوچانە کە کوردن و ئەبێ زمانی ڕسمی کوردی بێ و ئەبێ کاربەدەستان و فەرمانبەران و بەرپرسانیان کورد بن بۆ یەکەوان کە داوای جێبەجێکردنی ئەم مادانەکەن کەواتە داوای جێبەجێکردن بۆ هەموو کوردستان جێبەجێکردن بۆ ببینین دوجار بە ماوەیەکی کەم بەر لە ڕاپەڕینی بەدەی سەراکە لە شەشی نۆدا ڕوویداوە وەفدێک لە حکومەت عراق دێ بۆ تەمان لەگەڵ بەریتانیەکان دێن بۆ سلێمانی لەوێ کەسی دەکەن خەڵکی سلێمانی داوای سەربەخۆییەکە ینی داوای سەربەخۆیەکەن دەڵێن ئێمە ئەمانەی ڕاستەخۆ حکومەتێکمانە بێ سەر بە عراق نەبین ئەوان هاتوون نوێنەری کورد هەبێت لە پەرلەمانی ئەوێ ئەوان هاتوون زمینە سازی بکەن بۆی کە کورد بەشدار بە حکومەت کە ئەم تەمەند لەو کاتەیە بڕیار بۆ کە خولێکی نوێی ئەنجومەنی نوێنەران هەڵبژێردرێ چونکە لێیەکی ڕێکوتنامەی یاخۆ بڵێن پەیمانی نۆسۆسی نوێنە عراق بەریتانیا لە ئەخیری حوزەیرانە ئیمزاکرێ لێیەکی حەود مەلیک فەیسەڵ ئەنجومەنیەران هەڵەوەشێنێتەوە کە بێت تایشی نوێ خولێکی نوێ هەڵبژێردرێ ئەو خولە نوێ ئەم یاسایە یاخود ئەم پەیماننامەی نۆسۆسی پەسەند بکە بەڵام ئەوان هاتوو بۆی کە خەڵک ڕازی بکەن کە هەڵبژاردن بکرێ نوێنەری خۆیان هەڵبژێرن و دوجاریش ئەو بەڵێنانی کە لە پەیماننامەکە تیایی نییە و لە براری کۆمەڵی گەلانە بۆ وعدی زارێکیان پێداون کە ئەو بەڵانەتان بۆ جێبەجێیەکەین بە شەرتی ئێوە مەسەڵەن ئەم پرۆسەیە بەردەوام بێت و ئینتخابات بکرێت و نوێنە هەڵبژێرێت و یاساکە پەسەند کرێت بەڵام پەیماننامەکە پەسەند کرێت بەڵام ئەوان جارێکێ داوای سەربەخۆیی یەکەن بۆ ڕازی نابن ئەستن کە لەگەڵ عراق بن یاخود لە چوارچەوەی دەوڵەتی عراق ببێنەوە بەڵکو دوای حکومەتێکی کوردی سەربەخۆکەن کە ڕاستەوخۆ لەژێر ئینتیدای بەریتانیا دێت چۆن عراق خۆی کولەن لەژێر ئینتیدای بەریتانیا دێت لەو کاتەیە ئەمان ڕاستەخۆ خۆیان سەربەخۆ بن و پەیوەندیان لەگەڵ بەریتانەکان یاخۆ لە ئینتیدای بەریتانەکان بۆیە داوای سەربەخۆیەکەن لەو هەلومەرجی لەو کاتەدا زۆر باش بۆم ساڵ وەک پسپۆڕێکی مێژووی زیاترەوە کاری ئەوە بۆ چیە گەڕێنەوە کە لەو ساڵانەیە ئینتیداب زۆر بووە
فەڕەنسا انتدابی هەبووە لەسەر سووریا بەرتانیا هەیە بۆ لەسەر کوردستان و عێراق یا زۆربەی ئەم وڵاتانەی جیهانی سێم ئینتدابیان لەسر بووە. بەڵێ ئەمە گەڕێتەوە بۆ دوای جەنگی یەکەمی جیهانی لە جەنگی یەکەمی جیهانی کە لەناو وڵاتانی ناوەند و وڵاتانی هاوپەیمان ڕوویدا دوازای وڵاتانی ناوەند دۆڕان لە شەڕەکە کە بریتر لە ئەڵمانیا و دەوڵەت و عوسمانی چەند وڵاتی چیە بۆیە ئەم ئیمپراتۆریەتانە یاخود ئەم دەوڵەتە گەورانە هەڵوەشانەوە و هەڵوەشانەوە پەیماننامەیەکیان لە کۆنگری ئاشتی کە پێ واناسەوە بە کۆنگری ئاشی لە پاریس و کۆمەڵە پەیماننامەیان سەپان لەلایەن وڵاتانی براوەی جەنگەوە بەسەر وڵاتانی دۆڕاوی جەنگ یەکی وڵاتانە پەیمانی دەوڵەتی عوسمانی بوو کە دەوڵەتی عوسمانی پەیمانی نامەی سیڤەریان بەسەردا سەپان بۆیە بەپێی بڕاری کۆنگری ئاشتی وڵاتانی هاوپەیمان براندا کە ئەو گەلانی کە لە چوارچەوەی دەوڵەتی عوسمانی دان و دەوڵەتی عوسمانی هەڵوەشاوە و دوای مافی چارەنووسی خۆیان دەکەن ئەم دەوڵەتانە وەکو قۆناغێک و مەرحلەیەکی ئینتیقالی ئامادەکرێن بۆ قۆناغی سەربەخۆیی لەو ماوەیەدا لەژێر ئینتدابی وڵاتانی براوەی جەنگابن وڵاتانی براوەی جەنگەر بە دەرەجەیەکە مرتبط لە بریتانیا و لە فەڕەنسا بۆ ئەبینین وڵاتانی کە ئەو وڵاتانی کە وەکو عێراق وەکو سووریا وەکو لوبنان ئەمانە پێشتر بەشێ بوون لە دەوڵەتی عوسمانی بۆیە کە دەوڵەتی عوسمانی دەڕوخێت ئەمان دەبنە برارە ببنە وڵاتی سەربەخۆ بۆ مەرحلەیەکی کاتی بمانایەکیە پرۆسەی داگیرکاری بوو بەڵام لە چوارچێوەیەکی یاساییە یاخۆ لەژێر سەقفێکی یاسایە بە بەڵێ بە بڕاری کۆمەڵی گەلان تاوان بە بڕاری کۆمەڵی گەلان دوای کە کۆمەڵی گەلان دامەجێ دوای جەنگەکەمی جیهانی بە بڕاری کۆمەڵی گەلان بڕادن ئەم وڵاتانە بخرێنەژێ دیدابی ئەو وڵاتانی براوەی جەنگە بۆ منە لەو کاتەیە بریتانەکان هاتون عێراقیان گرتووە لە کاتی جەنگی یەکەمی جیهانیدا بۆیە بەو شێوە وڵاتانیان بەسەر تاوان ئەمە وەکو بەشێک لە جێبەجێکردنی ڕێکوتنامەی ساگەزبیکۆ کە لە 1916 بەسراوە ئەگەر تێ کاتە رووسیاشی تێ وەڵام رووسیا دوای بۆی شۆشی ئۆکتۆبرەوە پاشەکشەی کردو ئەو ناوچەکانی کە بۆی دانراوە وەری نەگرێتەوە ئەو بڕاریدا لە جەنگی یەکەمی جیهانی بکشێتەوە بۆیە دوازار ئەو وڵاتانی کە لە جەنگا دۆڕان لەلایەن وڵاتانی براوەی جەنگەوە کۆمەڵە بەند و قیودیان بەسەر سەپێنرا و ئەو وڵاتانش کە بڕار بوو سەرەوە خۆ بوون لە ژێر وڵاتانی بێنە دەرەوە وەکو قۆناغێکی ئینتیقالی بڕارەدا لە ژێرتیدای بەریتانیا دەبن تا یاخود بڵێ فەڕەنسا شاهنەی وڵات تا ئەو کاتێک کە ئامادە بن بۆی کە بتوانن خۆیان بەڕێوە بەردوو ببنە ئەندامی کۆمەڵی گەلان و سەربەخۆ بۆیە ببینین عێراق لەو کاتەوە تا 1932 لە ژێرتیدای بەریتانیادا زۆر ماوە ساگەبینەوە سەر ڕووداوەکە بۆچی ینی چی وای کردتر خەڵکی سلێمانی تووڕە بوو پێنجی مانگ ڕۆژێک بەر لە ڕووداوە گەورەکە و ئەو کوشتون و بڕینی کە ڕوویدا لە سلێمانی چی بوو هۆکارەوەی کەس خەڵکی سلێمانی تووڕە بوو ینی بڕژێنە سەر شەقامەکان بەڵێ هۆکارەکەەوە بوو کە ئەمان لەگەڵ ئەوەدا نەبوو کە هەڵبژاردن بکرێ بەڵکو دوای سەربەخۆی یانەکرد دوای مافی کوردیانە کرد بەڵام لە بەرامبەر حکومەت عێراقی پێداگر بوو لەوەی کە خۆپشان هەڵبژاردنەکە هەر بکرێت بۆی ئەمان ئەو ڕۆژە کۆبوونەوە کە بڕیار بە ڕۆژی شەشی مانگ هەڵبژاردن بکرێت هەڵبژاردنیش مەسەرەن لەو کاتەیە لە فۆرمی خۆی داهانی کۆمەڵە کەسایەتی کۆمەڵە خەڵک یاخود ئەوانەی کە داوایان لێکراوە مکەلەفن کە بچن لە وەکو لەناو سەراوەکو ناوەندێکی حکومی لەوێ دەنگ بدەن بە نوێنەرەکان یاخود نوێنەرەکانەوێ هەڵیان بژێرن لە بەرامبەردا خەڵکی شار یاخود بڵێن ئەو خۆپشاندانە کە گربوونەوە بۆی ڕێگری پێن لە ئینتخاباتە ڕێگریکردن لە ئینتخابات کاتە ڕێگریکردنە لە پەسەندکردنی پەیماننامەی عێراقی بەرتانی 1930 دوجاریش داواکردنی مافە چکە لەو پەیماننامە کورد بووە لەگەڵینەوە یاخۆ خەڵکی سێمانی لەگەڵینەوە چکە مافەکانی کوردی تێدا بۆیە توانین بڵێن زۆر لەکەوتنە کێبەرکێ و منافەسە کە حکوومەت پێداگری کە ئینتخاباتەکە هەر بکرێت خەڵکی شارش لەگەڵی دانەبوون تەواو کارین خەڵکی شارانی بە نسبەیەکی زۆر کۆمەڵە خەڵکی هەرچوون بۆ انتخابات و ویستوانە بەژای لە هەڵبژاردنەکە بکەن بۆیە ئەمان ویستوانە ئەو هەڵبژاردنە پەکخن بەڵام بچی بەڕێکاری مەدەنی بەڕێکاری خۆپشان کەس هەبوون مایندەیان کات و سەرکردایەتی ئەو ڕاپەڕینە بکات بەڵێ خۆی لەو سەروبەندەیە ئێمە دەستەیەگە بۆ لە سلێمانی بەناوی هەیئەی وەتانیە دروست بوو لەمانە خەڵکی نخۆی شار و ڕۆشنبیر و ئەوانە بوون برایان داوە کە لێرە بەدواوە ئەمان لەبری چەک لەبری خەباتی شاخ خەباتی مەدەنی و خەباتی شار و لەڕێی دروشم و وتاف و لەڕێی قەڵەمەوە تیۆکیان ئەڵێ سلاحت فەیم جارەمان قەڵەم و مراجعاتە لەڕێی داواکاری و لەڕێی مزەکەرات و لەڕێی خەباتی مەدەنیەوە بۆ شێوەیە داوای مافەکانیان بکەن بۆیە ئەم دەستەیە هەبووە بەڵام وەکو ئامادەکاری وەکو شتێکی منەظەم ڕێکوپێک کە بانگەشی بکەی هیچ دەستەوڕێکخراک بانگەشی بۆم ڕۆژە نەکردووە بەڵام لە پێشت داواکاری مافەکانی کوردیان کردووە
وەفدی حکوومەتی عراقیاتۆمان لەگەڵیان دانیشتن وەکو نوێنەری شار و ئەو دەستی و خەڵکی کەسایەتی شار لەگەڵیان دوای سەربەخۆییان کردووە لەگەڵ وەفدی حکوومەتی عراقی ناگەن ئەنجام چکەوان دەکشێنەوەڵەن قسەکە لەگەڵ ئێوە سوودی نییە چکە ئێوە ئەوان داوای سەربەخۆی ئەوانش لەگەڵ سەربەخۆی دانین ئەوان لەگەڵ یەک پارتی خاکی عراقان بۆ ینی ئەم جۆرە وەفدەکە گەڕێتەوە بێ ڕێکەوتن واتە شتەکە جۆرە لە چۆنەڵی جۆش خەڵکی شار جۆش درراوە و ئامادە بوون بۆی کە بە هەر جۆرە بێ خۆپشاندان بکەن داوای مافی خۆیان بکەن بۆیە ینی ئەتوانین لەو ڕۆژەدا شتەکە شتێکی خۆرەسک بووە شتێکی مخەتەت و بەرنامە بۆ دی ڕێژا و پاگەشە بۆ کراو نەبووە ئەگەر چی پلان ڕۆژانی پێش ئەم حاڵەتە وەتایی ڕۆژی 5 مانگ ئەوە هەبوو کە هەنێ وتوانێت بۆ نمونە ئێمە بەیانەچین بۆ انتخابات چێ دێ با ڕێمان لێ بگرێ خەڵکیشە بە توانین ئێمە ناڵێن انتخابات بکرێ بۆ منەوەکو لە ڕابردگا باسکە ڕەشۆڵ لەگەڵ فێغ بێ کەسەکە خوان ئەحازێن کەسبێن نیڵن ئەم کارە بکرێ بۆیە توانمە شتەکە شتێکی خۆرەسک بووە شتێکی مەدەنیانە بووە و خەڵکی لە سەرەتای ژمارەشان کەم بووە دواتر خەڵکی ناوشار و دوکاندار و کاسبکار و ئەوەی کە لە بازاڕە بەتابلۆکای ئیشان هەبووە لە حەماڵ و لە شاگرد و لە دوکاندار و لە کاسبکار و جگە لە خەڵکی نخبە و ڕۆشنبیر و شاعرانیش ئەمانش هەموو چون لە پاڵ خۆپشادارەکەدا بوون دواتر دوورە گەورە بووە پاشان کە تەقوتۆق و یاخۆ بڵێن حکوومەت عراقی ڕوبەڕوویان بۆ تۆ بەچەک و بەتفەنگ و ژمارە قوربانی و برینداری لێکەوتووە زۆر باشە کاتم ساتوانین بڵێن هەموو چین و دۆژەکانی شاری سلێمانی بەشداریان کردو لە خۆپشاندانەکەی 6 ئەیلولی 1970 هەر ئەوانە بوون کە باست کرد ئەتوان بڵێن لە نوێنەری سەرجەم تین و جۆژەکان خۆ زۆربیان بەشدار بوون بەتای لەو کاتەیە ئەمە قوتابخانەی زانستی شەو هەبوو کە خوێنی ئێوارانیان هەبووە ئەمانە پێش ئەو ڕۆژەش هەر وەکو چینی گەنج و قوتابیان و لاوان لەسەر خەت بوون و دروشمان بەرزکردێتەوە و دژی پەیمانی نوسۆسی وەستانێتەوە مامۆستایان بازرگاران کاسبکاران خەڵکی دوکاندارەکان تۆ گەر ناوی بۆ منە سەری ئەوانەی کە بۆ منە لەو ڕۆژەدا بوونە قوربانی بە ناوەکانی ئەزانین خەڵکی شار فلانی چایکی فلانی جگەرچی فلانی خەڵکی خانەدانی تێدایە خەڵکی لە چینی دەرەبەگو ئەوەی تێدایە کاتە توانن لە زۆربەی چین و توێژەکانی کۆمەلگا لەو ڕۆژەدا بەشدار بوون تەوان بڵێن هەموو خەڵکی شار نا بەڵام نوێنەرانی ئەم چین و توێژانی خەڵکی شار بەگشتی لەو خۆپشاندانەیە بەشدار زۆر باش مامۆستا پێم خۆشە باسی ڕۆڵی ئافرەت بکەیت لەو زانیاریی کە ئێمە ئامادەمان کرده بوو باس لە ڕۆڵی حەبسخانی نەقیب بەکرا حەزەکەم جەنابەت بپەی ئەو سەرچاوە مێژوانەی کە هەیە باسی ڕۆڵی ئافرەتانمان بۆ بکەی لەم خۆپشاندانەیە بەڵێ هەر لەو سەروبەندە بە ماوەیەکی کەم بەر لە ڕاپەڕینی بەردێکی سەرا کۆمەڵی ئافرەتانی کوردە ئامەزوێ کە حەبسەخانی نەقیب سەرپەرشتیەکە و وەیتر چالاکیانە بێ لەوە شاکردنەوەی ئافرەتان تەنانەت سەردەمەوە کاری ڕێکخراوەی ئافرەتان دەستی پێ کردووە بەڵێ بەڵێ بەتێشی لە شاری سلێمانە لەو سەروبەندەیە دەستی پێ کردووە کۆمەڵی ئافرەتانی کورد هەبووە و حەبسەخانی نەقیب سەرپەرشتی یاخۆ بڵێن سەرۆکی ئەم ڕێکخراوە بووە و ئەمانە جگە لەوەی کە تەنها داوای مافی ئافرەتیشان نەکردەوە بەتەنها بەڵکو داوای مافی کوردیشان کردو ئەمانش مزەکەریان بەرزکردەوە داوای مافەکانی کوردیان کردەوە لە حکوومەتی عراقی و لە نوێنەری وڵاتان بۆیە ئەتوانین بڵێن ینی خۆی بەر لە ئەم وادەیە وتمانەوە کۆمەڵی ئافرەتان دروست بووە هەیئەی وەتەنیە دروست بووە و ڕاپەڕینی بەردێکی سەرا بۆ نمونە ڕوئەدا ئەمانە هەموو خەباتی مەدەنین ئەمە هەموو خەباتی مەدەنی کاتوانین ئەتوانین بڵێن خەباتی مەدەنی لە شاری سلێمانی مێژوویەکی دوور و درێژی هەیە هەر ئەمڕۆ نییە کە ئێمە ئەمڕۆ بینی کە بۆ منە خەڵک دێتە سەجادە و خۆپشاندانەکە دوای مافی خۆیەکە و تەنها لە حەڤەی شڵاتەوە دەستی پێ نەکردو ئەمە بەڵکو مێژوویە گەڕێتەوە بۆ 930 و ئەو خەباتە مەدەنیە خود ئەو جەمعیەتانە کە پێش 930 دروست بوون هەبوون ئەگەرچی لە فۆرمێکی بچووک و بڵێن هەنێکیان کەمی خیاند و هەڵۆشانێتەوە بەڵام دوجار ئەمە وەکو دەستپێک و خاڵی وەرچەرخاندانێت لە مێژووی خەباتی مەدەنی لە کوردستان بەگشتی و لە شاری سلێمانی بەتایبەتی زۆر باشە بۆچی بەلای حەبسەخانەوە گرنگ بووە کە ئەم زوڵم و ستەمە ئەم ڕووداوە شەهیدبوونی چەندین کەس بگەێنێت بە گەلانی جیهان یاداشتێکی بەرز کردوتەوە گەیانێتی بە گەلانی جیهان وڵاتانی دیکە کاریگەری هەبوو دواتر وڵاتانی دیکە هاتە دەنگ لەسەر ئەم بابەتە خۆی ئەتوانین بڵێن بەداخەوە ینی وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی زلهێز زۆر کاتیا خۆڵێن هیچ کار لەگەڵ بەرژەوەندی کوردان نەبوون بەداخەوە زۆر لەگەڵ بەرژەوەندی وڵاتانی سەردەسە بوون لە عێراق وەکو عێراق وەکو بەریتانی وەکو تورکیا وەکو فارس وەکو ئێران لەگەڵ بەرژەوەندی ئەم وڵاتانەدا بوون بەڵام ئەمان بە ئەرکی خۆیان هەستاون بە ئەرکی خۆیان هەستاون و داوای مافی کوردیان کردووە و کارەکەشی ئەوەیە کەوتمان مافی کرد و کاتای پێشەر کراوە
و بڕارەکانی کۆمەڵی گەلان جێبەجێ نەکرا ئەگەرکی لەو زارێکیەوە جارە بەڵێنیانداوە کە جێبەجێ دەکەن بەڵام لەسەر ئەرزی واقع وەک خۆی جێبەجێ نەکرا خۆی وەکو پێویست جێبەجێ نەکراوە و حەبسەخانی نەقیبیش ینی ئەوان لە بنەماڵێکی ناوداری خەڵکی شاری سلێمانین لەگەڵ کاری سیاسی و خەباری چەکداری ئەوانە چۆنڵی 150 نەرم کردووە لە ڕابرێتکە حەبسەخانی نەقیب خێزانی شێقادرە کە شێقادر برای شێخ محمودە و هەر خۆشی ئامۆزای یەکترن ینی بۆیە لە بنەماڵی لەو بنەماڵێن لە بنەماڵی شێخانن و ئەمانە ڕۆڵیانە بوو لە پێشتر لە شۆڕش و ڕاپەڕی و لە دروستکردنی حکوومەتی کوردستان و ئەوە بۆ ینی ئەمە ئەم وەشیارش لەوە سەرچاوی گرتووە و ویسیشانە خەڵکی کەس بۆ شار کرد لەگەڵ خۆی تەنها بەخۆی نەوەستە بڵ کۆمەڵی ئافرەتانی دروست کردووە ئافرەتانێکە وەشیار کاتەوە و داوای مافەرنەتەوەکانی کوردیشان لەپاڵ ئەم ئەرکەی خۆیاندا کردووە ماوە سەفار ڕووداوە مێژوویەکە نووسرا مێژوویەکان باز لەوە دەکەن کە هێز ئەمنیەکان بەڕاستە و خۆ بە ئەو چەکەی ئەو کاتە پێی دەوترا ماترلۆز ڕەشاشی پێدرانی بەڕاستە خۆنە بێویژدامون هەر بەو نەسا چەکەکانیان ڕوو کردوتە خۆپشاندان و ئەو کەسانیان شەید کردووە و لەلایەن بەریتانیاوە بۆ یاخود لەن چەکدارانی حکوومەتی عێراقەوە بۆ ئەو ڕەشکوشیە بەڵێ تابان لەو کاتەیە دەوڵەتی عێراق خۆی سوپای هەبووە ئەگەرچی سوپاکەی لە سەرەتایە لاواز بەڵام قۆنا بخۆن هەوڵی بێزکردنیان کرداوە بەڵام ئەم سوپایە لەلایەن بەریتانەکانەوە مەشقوڕانیان پێکراوە وەلایەن بەریتانەکان و سەرپەرشتی کراون بۆ تەنانەت بۆ منە هەموو هێزی ئاسمانی لەو کاتە تەنها بەریتانەکان هێزی ئاسمانیان هەبوو پاپشتی سوپای زەمینی عێراقیان کردووە بۆیە توانین بڵێن شتەکە لەلایەن هەردوو لاوە بوو ڕاستە و وەکو هێزی پیادە هێزی دەوڵەتی عێراقی بوون بەڵام سەرپەرشتیارانی هێزەکە ڕاوشکارانی سەربازی هێزەکان بەریتانی بوون کاتە شتەکە دوولایانی هەم دەتوانین بڵێن لایەن عێراق و لایەن بەریتانەکانیشەوە بووە بە هەمانگی و هاوکاتی هەردوولا وفعلا ینی تەقان لە خەڵک کردووە ینی ئەو خەڵکە لەناو زۆربەی لەناو حەوشی سەرادا بەرکەوتون و شەید کراون و بوونەتە قوربانی ئەگەرچی لە سەرەتا خۆپشاندانەکە مەدەنیانە بووە خۆپشاندان بۆ دروست موتاکیان بەرکردووە بەڵام دواتر وردە پێکدادان و بەریەکەوتن و بەرهاویشتن و ئیتر تا دوازار لایەنی بەرامبەر تەقەی لە خەڵک کردووە وەکو ئێستا زۆر باش هەڵمسم فاروق لە دوای ئەم قۆناغە خوددایم خۆپشاندانە خەباتی میلەتی کورد گەیشتە چ قۆناغێک بەڵێ توانین بڵێن خەباتی کورد بەردەوام بووە و قۆناغ لە دوای قۆناغ زیاتر بەرەو پێش چووە ئاسی وشیاری و وشیاری نەتەوەی خەڵکی کوردستان بەگشتی وەسلێمانی بەتایبەتی قۆناغ بە قۆناغ بەرەو پێش چووە بۆیە ببینین دوای ئەمە چەندین حیزبیکە دروست دەبێت چەندین ڕێکخراویتر دروست دەبێت و چەند جاری کە شۆڕش دەکرێت هەر لە دوای ئەم ڕاپەڕین بەرێکی سەرای بۆ ساڵی 1930 جارێکە شێخ محمود لە ڕۆژهەڵاتی کوردستان دێتەوە و شەڕی ئاوباریک دژی حکوومەتی عێراق دەکا و لە سیەکانە چەندین ڕێکخراو و کۆمەڵێمانەیە کە لە شاری سلێمانی لە کوردستان دروست بوون و پاشان قۆنا بە قۆنا تا ئاگاتە شۆڕشی ئەیلول و شۆڕشەکانی دواتر کە هەموو ئەمانە ئەتوانین بڵێن درێژە پێدانی یاخود درێژکراوی ئەو شۆڕش و ڕاپەڕێنەی کە لە پێشتر هەبوون و بەتایبەتی ڕاپەڕی بەری سەرا ڕۆڵی قوڵیە بۆ لە قوڵکردنەوە و بێزکردنی ئاسی و شاری تاکی کورد لە شێوازی داواکردنی مافەکانیان و خەباتی مەدەنی و لە پاڵیشە بێگومان شۆڕشی چەکداریش تاویستەند و هەبوو ڕوویداوە لە شۆڕشی ئەیلول شۆڕشەکانی دواتر بەدواوە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا فاروق محەممەد سپۆری مێژوو زۆر بەخیر مامۆستا سپاس بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم لەگەڵ هاوکارم سەنا بەرنامەی پیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازن کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەست پێین خواتان لەگەڵ خواگەدارتان